ساڵتان لێبێ من کۆڤانەزەتم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم لە ماوەی 15 ڕۆژی ڕابردووی مانگی ڕەمەزاندا ئەوکارم ژوان عابد بەرنامەی پاشیوی پێشکەشکردن سوپاس بۆ ئەوکارم ژوان عابد و لە ماوەی 15 ڕۆژی داهاتووی مانگی ڕەمەزانیش من بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم هیوادارم بتوانم سوودێک بە ئێوەی بینەر و بیسەری کوردستان 24 بگەێنم بەرنامەی پاشیف هەروەکو بەرنامەکانی ڕابردوو خۆی لە دوو تەوەردا دەبینێتەوە تەوەری یەکەم مامۆستایەکی ئاینی لەگەڵمان دەبێت لە ئەم شەو باس لە بەخشین دەکەین لە ئاینی ئیسلامدا وەروە لە تەوەری دووەمیش دکتۆرێک لەگەڵمان دەبێت بۆم شەو دکتۆرەیەک لەگەڵمان دەبێت باس لە ئافرەتانی دووگیان و بەڕۆژوبوونیان لە مانجی ڕەمەزاندا دەکەین بەڵام بەر لەوەی بچینە ناو تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف هاوکارانم لە قامیشلۆ پاکێجێکیان ئامادە کردووە سەبارەت بە زەکات لە ئاینی ئیسلامدا فەرز کراوە بە تایبەت بەسەر ئەو کەسانێک کە دەوڵەمەندن خوا پێدراون بەو مەرجەی کە ساڵێک بەسەر پارەکەیاندا دەرباز بوو بێت دەتوانن زەکاتی تیادا بدەن واتە ئەمە فەرزە و دەبیا بیدەن بۆیە مامۆستایەکی ئاینی لە شاری قامیشلۆی ڕۆژاوای کوردستان دەڵێت ژمارێکی زۆر لە دەوڵەمەند و خوا پێدراو لە ڕۆژاوای کوردستان هەن بە تایبەتش لە شاری قامیشلۆ دەڵێت ئەگەر بێت و ئەمانە زەکات بدەن ئەوە هیچ هەژارێک و کەم دەرامەتێک لە ناوچەیە یاخود لە قامیشلۆ نامێنێت. مەها ڕەمەزانێ دوێ ساڵێ دەهات دە هەمان دەما پەلەیە و چنی ناموسمدا کو لەسەر هەر مسلمانەکی فەرزە زکاتە سامان و بەرهەمین خوا بدن. مەلایە وێ مزگەفتێ دەبێژە کو دەربارەی فەرزە زکاتێ وان لیکۆلینەک چێکردنا و گەهشتنە ئەنجامەکێ کو ئەگەر دەوڵەمەند و مالدارین دەڤەرێ زکاتە خوا بدن کەسێکی خزان لە دەڤەرێ نامینە. ام تحربي دا جيد عايشن يعني عالم قالك شبر زبويا قالك ايه نازح يعني مهجر هاتنا ولاطيما فيعني مفروضة انه اهليجه نوعا ما اريكاريه بواره بكن واريكاريه باهليجه رجي وركن جاليه ايه تيرا اما در رمضان دجي قالك تجار هنا بويا ايكو زكاة خدرت خي بويا وك عادتك انه هيفا رمضان جردا خدك جبركو هيفا رمضان زانك وحاجاتي خلكي هنا وعالم روجيا ومحتاجة پشتی کریزە سووریێ و ژبەر شەر و پەپچوونان ڕێژەیەکە مەزنج خەلکێن دەبەرێ کۆچبەری وڵاتێن جیهانی بوون. هەن وڵاتی دەبێژن ئەگەر چەند کۆمەلا و سازیên خێرخوازیێ بە ئەرکێ کۆمکردن و بەلافکردنا پەرە و ئالیکاریên کوژی دەرەوەی وڵات بێنەشاندن رابن وی باشتر بە و دێگەلێک مالباتێن خزان سوودەیەجێ وەربگرن. الفادرة تشت بها بونا وضع بشكل زحمة بوا يعني إما أزبيق وزكاة أخو أف ملاتي يقول شو درة بدن وأف تجار بدن وأف مزروعات يقول شيء بكن بدن يعني وي وضعية مجتمعية ما ملتين وي بهاكتر بي بصراحة. فەرزە زکاتێ یەک ژێرکنێن ئۆلا ئیسلامەیە کو پێویستە هەر مسلمانێک لە گۆری مەرجی نیشانکری زکاتە سامانێن خوا دە هەر ساڵێکێدا بدە هەژار و خزانان. لە گۆری قورئانە پیرۆز و سنەتە حەزرەتی موحەممەد پێخەمبەر دەسەرێ هەر ساڵەکێدا زکاتە بازرگانی و پەرەیان پێویستە بگهێژە 85 غرام زێر ئانگۆ ژێرێژەیە سەدی ددۆ نیڤ پێویستە بێتە داین هەروەها زکاتە بەرهەمین چاندنیەژی ژ سەدی دەهن. دلۆڤان چەتۆ کوردستان 24 قامشلۆ. بەڵێ لە بەشی یەکەمی بەرنامەی پاشیف باس لە بەخشین دەکەین ئەوەی ئەم پاکێجە لەسەر زەکات بوو لە شاری قامیشلۆی ڕۆژاوای کوردستان بە هەمان شێوە ئێمە باس لە بەخشین دەکەین بزانین بەخشین لە ئاینی ئیسلامدا چۆنە و بە چ شێوەیەکە و مەرجەکانتین لەسەر ئەم بابەتە گفتوگۆی زیاتر لەگەڵ مەلا حوسامەدین جەودەت پێشنێژ و تارخوێن دەکەین گفتوگۆی زیاتر لەگەڵ مامۆستای بەڕێز دەکەین. مامۆستا بەخێر بێت. خۆش بیت تشەکر دەکەم. بەخشین لە ئاینی ئیسلامدا چۆن باس کراوە؟ ماڵێ پێشەچی تەبعاً پێم خۆشە پیرۆزبایی لە مسلمانان بکەم کە ئێستا ئەمە لە مانگەچین مانگە هەر ئەو مانگە لەگەڵ بەخشین پێکەوە بەستراینە یعنی مانجی ڕەمەزان مانجی بەخشینە لۆیە مسلمانان هەر لە مانجی ڕەمەزانیش هەوڵ دەدەن زەکات و سەدەقەی خۆیان لەو مانگە ببەخشن و لەو مانگە ماڵی بڵێن زەکات لە ماڵەکەی خۆیان دەربینن لەبەروەی لە مانجی ڕەمەزان ئەجر و پاداشتی هەر خێرێک
گەلە زۆرترە مانگەشی جیاوازە رب العالمین ینی ئەو مانگەی کردیتە لۆ مسلمانان لۆ گۆڕانکاری و لۆ ئەوەی پێداچوونەوەی خۆمان بکەین و ئەو 11 مانگەی کە ینی ڕۆیشتێ و ئەو مانگە یعنی وێزگەیەکە ڕاوەستانەکە کە ئینسان فعلەن متابعی خۆی بکاتن هەتا چڕادەیەک لە خۆی ڕازیە ئەوەش طبعاً کاتێک کە بە ڕۆژی دەبیتن و دڵەکەی زیاتر شەفاف دەبیتن و زیاتر ئیحساس بە نێزیک بوون لە پەروەردیگار دەکا لەبەرەوەی کاتەکەی هەر هەمووی دەبیتە عیبادەت و تاعەت و عیبادەت ئەم بەخشینە جیاوازە لە مانگەی بۆ مانگەی دیکە بەڵێ مەبەستم لە زەکات نیە زەکات کە ساڵێکی بەسەردا سوڕایەوە بێ پێویستە و زەکاتە بدە بەڵام بەخشین هاوکاریکردنی هەژاران لە مانگێک بۆ مانگێکی کە جیاوازە لە مانگی ڕەمەزان جیاوازە لەگەڵ مانگەکان دیکە هەر ئەوەندەیە هەر کارێک لە مانجی ڕەمەزان کە دەکرێتن یعنی بڵین ئەگەر سنەتێک ئینسان بیکاتن کارێکی زۆر بەسیط لە تەرازووی پەروەردیگار بەقەدەر یعنی واجبێک و بەقەدەر ئەوەی زۆر گرنگ لۆی دەنووسرێتن زار لۆیە مەثەنە مستامە کە دەین باسی تەورەکەمان باسی بەخشینە بەخشینیش پێویستی بە پەروەردەکردن هەیە یعنی ئینسان ئەوها لە هیکەوە فێرە بەخشین ناوی لەبەرەوەی طبیعەتی ئینسان باشە شوێنەکانی بەخشین چۆنن لای ئەمە ئێستا بەس پێم خۆشە ئەو شتت لۆ باز بکەم کە کو طبیعەتی ئینسان حەزی لە مثلەن لە ماڵە ماڵی خۆش دەوێتن وتحبون المال حبا جما مثلا ئوموریت کە ویستی ئینسان شەهەوات و ئومور ئیسلام دێ ئەوەی تەنظیم دەکات مثلا دێ تەکلیفی لە پێشدا دەنێتن طبعی ئینسان لە کۆکردنەوەی ماڵە بەڵام تەکلیفەکە پێی دەڵێتن ئەو کۆکردنەوەیە زەرەری لۆ تو هەیە پێویستە ببەخشی لە 102 و مەثەلەن ئێمەوە زەکاتە بەڵام بەخشین لە زەکات زیاترە یعنی دەتوانین بڵین بازنەی بەخشین زۆر فەرەوانترە لۆیش لە بەخشین بە پێی زروف دەبیتە واجب لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا دەفەرمیتن والله لا يؤمن من بات شبعان وجاره جائع يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم کەم سوندی خواردیە لێرە سوێن دەخواست 3000 قەسەمە بەخوای تبارك وتعالى دەفەرمیتن ئیمان ناینیتن يعني ئیمان ناینیتن يعني هێرشێکی زۆر گەورەیە لە بۆ کەسانێک بەخۆی تێرە و يعني ئاگای لە جیرانی و جیرانیشی مثلەن هەژارە و نانی نیە و جلک و ئەوانەی نییە کەواتە لێرە لەو حالەتە بەخشین دەگاتە دەرەجەی واجب لۆ چونکە جیرانی باعتیبار برسیە و ئەو حەدیسەش يعني وشەکە زۆر بەقووەتە تەرغیبی تێدایە بەڵێ باست لە زروفەکان کرد زروفی جیاواز هەیە ئەمە زروفی جیاواز ئەگەر بۆ جیرانەکەت بێ ئەی زروفی باری وڵات جیاواز بێ بۆ نمونێ سارێمی کوردستان لە قەیراندایە ئەم کاتە دەبێتە واجب بەسەر خوا پێدراوان واللهی بەخۆی ئەمە کە باسی واجب بکەینەوە حکومەکی شەرعیە بەڵام هەر مەسئولیت ئینسان پێویستە ئیحساس بە مەسئولیت بکاتن کە لە شوێنێک دەژیتن و پارەشی هەیە کە مثلەن نەقسێک دەبینیتن و احتیاجێک دەبینی پێویستە یعنی ڕۆلی هەبی و دەوری هەبیتن و هەڵوێز بنوێنیتن يعني ئەمە بڵین واجبێک شەرعی ناتوانانی بڵین چونکە واجبێک لەسەری دانراوە ئەویش زەکاتە بەڵام ئەوە تەوعیە بەڵام پێویستە ینی ئەو تەوعیە کاتێک کە ئینسانەکە ئیحساسی بە مەسئولیت کردو ئەو مەسئولیتە وەی لێ دەکاتن کە یعنی بەتەنیا ناژیتن ئەو ئینسانە کە لێرە دەژیتن پەیوەندی لەگەڵ ئەو خاکەی هەیە پێویستە دیفاعی لێ بکات مثلەن بڵین پێشمەرگە دیفاع لە خاک دەکاتن ئەو دیفاع لە نەفسی خۆی ینی خۆی دەکاتە قوربانی کەواتە ئەوەی کە ماڵی هەیە پێویستە لە ماڵەکەی بکاتە قوربانی ینی وەک معادلەیەک ڕێو شوێنەکان چۆنن بە شێوەیەک ئەم بەخشینە بکرێت ئایا بە شێوەی شاراوە بە شێوەی نهێنی چۆن بێت بەخۆی بەخشین کات و ساتی نییە یعنی بە شەو و بە ڕۆژ بە علەنی و بە غەیری علەنی مثلەن جێی وها هەیە مثلەن تەماشا دەکا کابرا لەگەڵ کۆمەڵێک دەوڵەمەند دانیشتە لۆ ئەوەی دەوڵەمەندەکانیش هام بداتن لە بۆ بەخشین ئەوە دەکرێت نەک بەنهێنی بە ئیعلان لە پێشیان بڵێەوە من ئەوەندەم بەخشیوە ئەوەندە پارە و نردیتمە فیلان شوێن کە پێویستیان بە مساعدە هەبووە ئەوە لەوەی مقابل هام داتن بەڵام لە جیت کە پێویستە ببەخشیتن بە نهێنی
مثلا کە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم باسی ئەو کەسانەمان لۆ دەکاتن کە لە ڕۆژی قیامەت لە بن عرشی خوای تبارك وتعالى لە بن سێبەری عرشی خوای تبارك وتعالى وانە ڕادەگیرێن ورجل تصدق بصدقة يعني كاتێک ئەوە بەخشینەی کرد بيمينه حتى لا تعلم شماله يعني بدستي راسته بكودستي تسبني يعني او اند بني هني دكا واعتبار لبو انساني فقيرش دكا لو فقيرك ضلي نيشيت ضلي بريندار نكاتن عليه دولت دسنجر سيبري خواي گەورە بله باشە پاداشتی و کەسانی کە دەبەخشن لە ماڵ و سامانەکانیان پاداشتەکانیان چیە لە ئاینی ئیسلامدا خوای تبارك وتعالى يعني وعدي داوا اوي ببخشيتن فهو يخلفه يعني او آيتي كيستا وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الراسخين يعني او هاندان خوای تبارك وتعالى فرميتن اوي كان قود بخشن بزانن لقل ذاتك تعامل دكان او معامله كردنا لقل خوای تبارك وتعالى تجارته لقل خوای تبارك وتعالى تو اون دي بخشي مثلا ده ديناري بخشي خوای تبارك وتعالى صاد دوصات حفصتي داتي هروك لآيتي بيروس كباسي مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم أو تقريبا أو آيتي بخشينا آيتي إنفاقا يعني أوندا خوای تبارك وتعالى أو باري زور دكاتن يعني كابرا هيت توقع جناكاتن يعني أواني كبخشيتيان يعني تندين تشيروك يعني تشيروكي قال زور نقبز مسلمان غير مسلمانيش ببخشيتن خوای تبارك وتعالى ديدات باش. يعني او وقبلي قانونك فيزيائي هي بيدن قانون الجذب كاتو او باريا لناو ضلت هنا دري خستن ناو بلي دستد يعني لناو دستد او زار لناو دستد توزيع كرد او باري لو دقريتو وقانون الجذب في دار باش ما مستوانه ك خوا پێدراون بەو شێوەیە پارە دەبەخشن ئەی ئەوانەی کە لە تینی هەژارنی دەتوانن خۆیان بژێوی ژیانی خۆیان بکەن بەڵام ناشتوان هاوکاری کەسانی کە بکەن ئەگەر نیەتیان هەبێ بۆ چاکەکردن بەڵام نشتوانن بیکەن ئەوە هەمان ئەزور و پاداشتیان هەیە طبعا الإسلام دائما دلين الأعمال إنما الأعمال بالنيات والأمور بمقاصدها أو قاعدة هم كان من يعني لو لقل عادته لقل أموري زياواز بيتن بس بنيتك يعني هم وقت ما دتواني بي كاين عبادة كاتك نيتي خير ما اللي هنا حتى إنسان كدنويت نيتي خير اللي بيني لوي كاتك أو نستنا إحساس بخاتن ماويك بشو بدات أخوي إسراحتك جسمك إسراحة والبقري لوي دوباره هل بستتم بكارة شي باش أو زا عبادة طبعا بازني عبادة الإسلام ده زور فروانة بزني روجي وزكاة وحزنية يعني سوك إسلام معاملية معاملة كردن لقى خلق هل سكود لقى خلق أو هم عبادة حساب باش يعني سكاتك كيف قلبي الرياء وما مستعف بيم خوش بقول أود بيبلم باسي هجارت كده أما بخشين بس بارنية يعني خلق أوهاتي دقا يعني كباسي بخشين كرا كأنما بس ببارة بخشين دكري نخير بخشين بكاتي خود دكري يعني لقل برادريك لقل كابراك محتاجة يعني زنابد لدائرية كسانك دناسي لقل أو برادر دردسي إشي خود بزيد غلي كات الدروا أو كاتت كدرواتن أو بخشينا يعني لكاتي خود بخشيد لو أو كابرايا بتسي إشكي له سهل وكي حتى عبد الله كوري عباس زارت كان لمزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم اعتكافي كردبو حتما لما نجي رمضان اعتكاف هي يعني خاصة لشواني أخيري شواني ليلة القدر مثلا سنة بيغمبر صلى الله عليه وسلم أجر إنسان لوي بصورة لمزقود بمينته وطاعته وعبادته وكا خوي لها مشتاق دور بيخيتن عبد الله كوري عباس لا بلين لخلوه لاعتكاف دابو كابرايك بيوستي با إيشيك أبو قردار بو صاحب باركة زغتي ليه ذكر دانش بلا مزقوت يعني خفت دار بو ضل تانك بو تلو هاي قلت والله من قردارم بارش مني ابدا موا تشي شخصك قلت فلان كسا اذا اللي قال لي هات دري كاتي كلا اعتكاف بيدري اعتكافك ده بتصريتن خو بخوي اعتكاف نابي بتصريت بمينيوا هي قلتي يا اي عبد الله شي ودتي ادي معتكف نبوي اعتكاف نكذبو تبالي دتسم شيء او كابرايه زي كام پیغمبر فرمیتی صلی الله علیه و سلم یک هنگاو لگل مسلمانێک بێ دەرێ ئیشی لۆ جێبەجێ بکەی لە مانگەک خێری زیاترە اعتکاف بکەم لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم
مامۆستایی چ کاتێک دەکەوێتە قالبی ڕیاوە گەر بە کورتی وەڵام بدێتەوە بیبچینە لای هاوکارانم لە بەخۆی هەر ئینسانێک کە ڕیا بەخۆی نەخۆشیەکی نەفسیە هەر ئینسانێک لە ناو داخلی نەقسێک هەیە کاتێک کە خێرێک دەکا حەز دەکا بزانێت خەڵک بزانیتن ئەوەم کردیە و ئەوەم کردیە ئەو خێرا هیچ لۆی نانووسێت ئەوەن لە دنیادا مقابل واتەمە بەست لەوێ لە شوێنێک دەڵێت من هاوکاری فلان کەسم کردڵێ پارەم داوەتە فلان کەس ئەوەیە ڕیا يعني لە بۆ خوای نەیکردو ئەگەر لە بۆ خوای بکە لا نريد منكم جزاء ولا شكورا پێویست ناکە هەر باسی بکاتە باشە مامەسە لەسەر ئەمە گفتوگۆ زیاتر دەکەین بەڵام دەچینە لای هاوکاران بزانام لە شار و شارۆچکەکان چۆن پاشیف دەگوزارێ و هاوڵاتیان چۆن بە پاشیبەوە سەرقاڵ دەبن بەرە سەرتاش دەچمە لای هاوکارم ئالان حوسێن کە لە دهۆکەوە لەگەڵم دەبێت لە ناو بازاری شاری دهۆکەوە ئالان ئەفدەمێتە باش بە ئەم ئێدی بەر بێ ڕۆژێن داویەن ڕەمەزانێڤە دەچین ئەف سوبایی 16 ڕەمەزانێواتە دبێژن ئەلوەدا ئیدیل دهۆکێ بەحسەمەژی بەحسە زەکات هەیە دەولەمەندێن دهۆکێ چەوە هەفکاریە کەسێن هەژار و کێم دەرامەت دکن لەبن بله کوان افدام تباش بیتن و کوتاه ماشه بیتن از یکیش بازار دو که ما کو رمضان برف بجین خاری و چتروجت پاشی و چیتن بری از بچما نوا اف بابت کوم برهف کری کو سر سپیاتی تا ما رمضان دا اتخازم حالاتی که ورگرم سر بابت یا بحث لید کرد بله افدام تباش بیت و کو حالاتی چند گرینگه بجین زکات کم درآمد تا هزار بتدان ماه رمضان داخل که هاری کار بیتن بشكي خيراتنا كنال 24 كاين راستي كنال كجي خوي شي كريد ناف ملت كردا وخاصة دبر بودينش تقسيم ناكن يا بحثي بابت ما بكم يا بابت تا كوزكات ومال خودي وهاي الكاريا فقيرة وهجارة شنفسا مروفي جرين ترى نبس رمضاني از نبس رمضان بيجم كل إلى تهاري كاري فقير كي بكل أحوالها دائما يعني خدان هندي بش دست هاري كاري بو فقيري درش رب العالمين شيء لبرز دست منو في هالفرهة اللي كتن يعني أو جرين ترى هجاري نينا ممكن مثمنه هاي يكدي هاي بس هجار هري دست كرده الحمد لله تقصيرنا كان دو كيجي بونده بيجوتيا از بيجم يعني قبليفيتش دست كاريا درش كنا بو فقيرة جالك باشا والحمد لله وتقصيرنا كان عخل كيما هريش راكي خوفا والحمد لله يعني قالك باشا تشوفنك بو كسايا ابد بيجين زنگين بند خوشحال بن بو فقيرات شب كانت في ماه رمضان دا جرينجا بارك از بيجمي چه فايده مروي ناكت سر دنياي اوه بس خير وزكاه وروجي ونفجت خلكي الحمد لله هر اوه دنيا اوه انك دو خيرهم بتبوتشه بس اگه ساری کنه چهار فقیره بکم گفتم رحمت دی باب تیان خودی جیتا درش کرد بوم مال دنیا خریدینه تن اولش همین چی گرین تره و دوباره جشن رمضان همی بسرمانه پیروز کم تایبتی دهوکی و کردستانی و زور سپاس به هوا و بابت هوا گله کی جه خدا الحمدلله و ان شاء الله دی باشتر به دهوکی تقصیر نکن دهوک یعنی از خود بیم از یک شوانه عیب مرو بیش مرو فوت کته بس من دواجن مریش کایت این حقوق دواجنم دین بار که سارا خود تجید کم هر واجبی نه بس الا رمضان معنی بری رمضان ویدیش از تقصیر نکن سر خلقی که واسه کم فقیر و هجار و مرو و برادر الحمدلله بله سپاس دستت خوش بن خود خیرات جی مازن بکتن ام بچینه کوان اگه گلم دا بچینه وید کاناس پیاتیا ابزانیت ماه رمضان دا کارو اگر هف کار من هماریت گلم هاری کار بید ولی افدمی باش بید ماندی نبن اگر تو ما بحث بکی دکانات و چه هیا تو چه فروشی پتر چه چیت ماه رمضان دا اولا خیرات سر چوا و یادوی جی از رمضان الهمی بسلمان پیروز که ان شاء الله بتا جه تقوی و ایمان المهمی زیاده بتو باشی پتر شوله ما سپیاتیه سپیاتی مثلا ماست قیماق کریم سرتی که شیریه یا ماستیه مثلا پنیر کردیه معلبات طحینه تشنه ات ماه رمضان دا پتر داخوزی خلکی سرچه باربتر سرماستیه و قیماقه و سرتی که پتر اغلب اوه یعنی جاجی مثلا کیم چه طحین کیم تر چه پتر اوه وەکو خودان ئەف دکانە دەمێ زایف حالێک بێتن بژین فەقیرێک بیت وەکو دکاندار ئەف تشل بەردەستێتە تو چەند هاریکاریت گەل خەرکێکی
خلي ايش بيجمعته من ابي توصل ضعيف حال مشكله عندك جاي شرم شغل كي ضعيف حاله بنا حاسيكو هذا ضعيف حاله يجي مثلا خازوك اوجي بتوري شابه بس عموما انا كان بيبحث هنا ضعيف حاله يعني ان شاء الله هاري كارم بواجه خدنا بو شو مقصدي نعم هاري كارم بجين دائما پاشی ودا پتر یعنی تا بحث لنده کرد پتر سپیاتی چیتن بله اگر تو ما بحث کرد با تا بحث هنگوینت کرد بری نکه و چه هنگوین ها یچایت کردستانه یا اصلیه برای چیا یه دارا یعنی مثلا دارا اینا داری کیوی یه خدان کردنی به شکر یه مثلا شکر ادای او هر یک بجاب سعر اصل درجه او کنه بین سعر دوان دیارن دی باره خو ها بله گلک سپاس بوده بله کوان اگر در فتح بیتن اتخوازم چم هشت هولاتیا ورگیرم هر وکو هولاتیک و دیار اونه برهفو بله اگر تو به هواش کرم آخو دمت باش بیتن اتما رمضان دا کاری و چه وانی که چه آبره وچتن باش الحمدلله خوش نوچید تا چه وقت نکه بو وان کسیت بجین خوشحال و چند هاری کاریا فقیرات کن والله ام حسن قال هاري كوريا فقيرة وكان زنقين شكو بيتبينا آية فقير وهي بيدا خاصة تو سر کار خو حتی بجین دمت درنگی شفت و خدمت خلکیت که باشی بید خوین چواد کن الویره باش بري كوري ساعتها كده چينا ما افتش البردسته تو چند بر هوی هاری کاریا خلکی بکیم بجین افریقا تا هاری کاریا خلکی کی کریا کم درآمد خود بیت دفته خود نجارا هاری کاریت کن بله هاری کاریت کن بله کوان و کو خدا ندکانش دیار کری بجین هاری کاریا کم درآمد یا ضعیف حالا گلک و که تایبت دو ماه پیروز دال ماه رمضانه تمام سپاس بۆ هاوکارم ئالان حوسێن کە لە نێو بازاری شاری دهۆکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆوانش کە قسەیان بۆ کوردستان 24 کرد مامۆستا دەگەرنەوە لای جەنابتان تۆ باس لەوە کرد کە ئەو کەسانەی کە موسڵمانن و غەیرێ موسڵمانن بە هەمان شێوە ئەم پاداشتیان بۆ دەنووسرێت ئەوانەی غێرە موسڵمانن بە شێوەیەک ئەم پاداشتیان بۆ دەنووسرێت ئەوەی غێرە مسلمان طبعاً ئەوە حالەتێک ئینسانیە کاتێکە و کارە دەکاتن لە دنیادا ئوموری سەهل دەبیتن ئەمە گوتمان بەخشین بە حیسابی ریاضی ئەگەر لێک دەینەوە کابرایەک 1000 دیناری هەبی مثلا 100 دینار ببەخشی چەند دەمینێ 900 دەمینێ بە ژماردن و بە چاو تەماشاکردن بەڵام بە تەماشاکردنێ چیت کە کە خوای تبارەک و تەعالە وعدیدا دەفەرمی ئەوە زۆر دەبیتن يعني لو يعني او كاتا كما ليك دينو 900 نییە بەڵکو ممکنە ببیتە 1500 يعني او کابرا ئەگەر فعلا باش بزانیتن ببەخشیتن ئەوەلەن پارەکەی حفظ دەبیتن لە مصیبەت و لە ئافات و لە بەڵاو لە ئوموریتکە دوو ناحیەیەک هەیە سعادەت و بەختەوەری دەداتێ يعني ئەو بەختەوەریە کە مەفقودە یەک بیەوێ بەختەوەر بیتن با ببەخشیتن باش يعني باش بەخشینە ئیحساس بە بەختەوەری و بە خۆشیەک دەکا ئەوەندە ئیحساس بۆ خۆشی ناکە بەڵام هەشە ڕەزیلە ناوێ ئەو دەڵێت ئەو پارەیە ببەخشم پارەکەم لێ کەم دەبێتەوە ئەو هەر بەخۆی نەقسی هەیە ئەوە ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون يعني ئینسان لە ناوداخلی شوحەکەیە ڕەزیلیەکەیە بەڵام ئەگەر بزانی پاداشتی ئەو پارەیە پاداشتی بەخشین چەند لە کنخوای تبارەک و تەعالە مەکانەتی گەورە دەبیتن لە ئیمامی عومەر ڕزای خوای لێبی دەجێڕنەوە جارەچیان لە حەج دەبیتن کابرایەک هەر دوعا دەکا قی شح نفسی قی اللهم قی شح نفسی خوایە ئەو ڕەزیلیەی کە لەناو داخلم هەیە مەیهێڵە فەرمووی شتێکە نازانی گوتی ئەی ئیمام ئەی خەلیفە نازانی نهایەتی ئاەتەکە دەفەرمیتم وەولایکە هم المفلیحون هەر یەکە لەو نەخۆشیە ڕزگار بیتن ئەوە مفلیحە ئەو یعنی کەئەنەما بەشارەتی بەهشتی درایتێ باش کەواتە چۆن لە ڕەزیلی دەربازیان بەبێ ئەمانە ڕەزیلی طبعاً ڕزگاربوون لە ڕەزیلی ئەمە گوتمان یەکەم جار ئەو حالەتە چی مەڕەضی نەفسیە دێینەمە تەشجیعی دەکەین هانی دەدەین کە فعلا ئەوانە بەخشیتیان فەرموو لە حیاتدا دەوڵەمەندتر بووینە زیاتر دەوڵەمەند بووینە ئەوەی کە نەیبەخشیوە پارەکە هەر پارەکەی دەخواتەوە ئەو جارە ئەگەر کابرا طبعا مسلمان بیتن دەینەمە ئەو ئاەتانەی کە لۆ باز دەکەین لە قیامەت خوای تبارەک و تەعالە کە باسی ئیماندارانی کردبی
هەر باسی ئەوەی کردیە ومما رزقناهم ينفقون باسی ئەهلی بەهشتی کردبی ومما رزقناهم ينفقون هەر لە سوورەی بەقەرە لە یەکەم سوورەتە يعني باشی سوورەی فاتحة بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين ومما رزقناهم لدوم صفات الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون كواتا صفتي إيمان دار صفتي ملازمة چۆن نوێژ لەسەری وازبە و نوێژ دەکا پێوە دیارە یعنی ئەوە یەک لە سیفاتەکانیتی یەک لە ڕەوشت و لە ڕەوشی ئەو مسلمانە بە جار دەکەویتن بە بەخشین لۆیش مەتەنە سەحابەکان مەتەنە ئەبوو بەکر سدیق ڕزای خوای لێبی هەموو ماڵی هینا ئیمامی عومەر نیوەی هینا ئیمامی عوسمان ڕزای خوای لێبی لە مەدینەی بوو کاتێک کە لە قەیران بوون لە چەندین غەزا و يعني حتى خزيني خلافي بلين خزيني دولة إسلامي كفي دقوتري بيت المال بطالبوا بهزنا ما بو إمام عثمان تجارتي ناردبوا شام أو تجارتي كجرابوا هزار حشتر بو ببارة وهزار حشتر يعني أو بلين هزار سيارة يعني هزار لوري زين بأشياء وهناي تازيل كان هاتن لي بكرن ستا دوني ياندايا ستا بينز ياندايا قلت زياتر يانداي تمن ستا حفتايان دايتا من حفصتيان دايتا من شيء وتخاي تبارك وتعالى هم يكردا وقف تيو هم ببيت الصدقه لو يك بدا بو بنوس بو يكدا لدا لبو حفصتي زروات او يعني باش ما جیاوازی نێوان کەم بەخشین و زۆر بەخشین چی ئەو کەسێک هەیە ئەوەندەی کە لە توانای داهەیە دەتوانێت ئەوەندە بیبەخشێ هەشە دەتوانێت زیاتر بیبەخشێ لە پاداشتا چ جیاوازیک لە نێوان ئەم دوانە هەیە رب العالمين دفرميتن سارعوا سابقوا وفي ذلك فليتنافس المتنافسون أو بيش بركية لو آخرتي خوتا حتى لو دنياش يعني قربت أو مال اللود بمينيتوا محافظة بكريتن ببخشين دميريتن يعني لواني آخر لواني أو نتواني وندي أو ببخشيتن أو زياتر أو خوا بيدرا وتربيت يعني زياتر باري هبيت أو لواني همو طاعة وعبادة من لا يكلف الله نفسا إلا وسعها أو دمينة أسر طاقتي أو إنسانة رام أما تشجيعي دكين هاني ددين كفعلا بيت ميدان ورولي خوي ببينيتن أو باري يعني كهمو باري أما دزانين أما يعني وشيلين لسر باري أو باري هم أو ملشي خوايا لو تجربة درايتما لو تجربة منصب درايتتو لو تجربة فلان مثلا دولة من دا أويد مثلا كفقيرة هردوك أما لبابي ابتلاينا نقبس فقير بيوستي بخشين هي أوي كدولة من دا أو زياتر بيوستي ببخشين هي نك فقير كاتي كدا بخشيتن مالكي حفظ دبيتن كاتي كدا بخشيتن بخوي مرتاح دبيتن يعني أو زارة كاتي كدا بخشيتن ليرة لبازار حركي جولانوي بازار دەست پێ دەکا ئەگەر پارە درا فەقیری فەقیر چی لێ دەکا دێتە بازار پارەکەی سرف دەکا هەر لە تاجیرەکەی دی ئەشای دەخری کەواتە ئەو پارەیە ئەوەی کرد ینی حرەکەی کرد لە دەوڵەمەندەوە هاتە باغەلی فەقیر لە فەقیرەوە دیسان تەداولی کرد دەوڵەمەندەکان مامۆستام پاداشتیان بەردەکەوێتن ئەی هەژارەکان چۆن ئەم پاداشتیان بەربکەوێ هەژار چۆن پاداشتی لە چێ یعنی بۆ نمونە ئەو خوا پێدراوان هاوکاری هەژاران دەکەن بۆ ئەوەی پاداشتیان پێوەربگرن بۆ نمونە پاداشتیان هەیە ئەی هەژارەکان چۆن ئەم پاداشتە وەربگرن یعنی بۆ نمونە دەوڵەمەندەکان خوای گەورە دەفەرمێتن لە ژێر سێبەری منن پارەیان ئەی هەژارەکان هەژارەکە زۆر ڕێگای لە پێشە رب العالمين بخشين رێگایەکە لە ڕێگای خێر کە رب العالمين كباسي أو ما لودكا مثلا لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون أو بالنسبة أو باشي أو آياتك هذا فرميتا والله أعلم وما تنفقوا من خير فإن الله به عليم يعني خير ليرة بازني زور فروانا يعني قلت ما تبسمك في وجه أخيك الصدقة أو ناوي أجر باداش وربقريتن هرب زردخنا وببيكنين مقابلی مسلمانێک کە دێتە بەرامبەری شخصێک دێتە بەرامبەری هەر ئینسانێک بیتن نەک بەس مسلمان چونکە ئینسانی مسلمان یعنی سیمای ئەو هەیە ئەلیفە لەگەڵ هەموو کەس دەگونجێ لەگەڵ هەموو کەس تعامل دەکات یعنی ئینسانێک نییە دوور بیتن لە واقع لە ناو واقع و ئینسانێکی دینامیکیە تعامل لەگەڵ مقابل دەکات ئەوزا بە پێکەنین بەڕوو خۆشبوون بە قسەی خۆش ئەوانە هەر هەمووی مەثەلەن دێتە ناو بازار لۆی ژینگە پیس نەبیتن
تەماشا دەکە شتێک کەتیتە سەر شەقام هەڵی دەگریت کات هەژارەکەش تەنیا ناتوانێت بەس پەپارە نیە ڕێگای دیکە هەیە بۆ ئەوی پاداشتیوانی دەستکات بکات بە زۆر شت ئینسان دەکرێت دەرەجەی بەخشین وەربگریت. باشە مامۆستا هاوکارم کاروان ڕەحمان لە سلێمانی و لەگەڵم با بزانین پارشێف لە سلێمانی چۆنە کاروانم کاتت باش هاوکارانە مامەژە بەوە دەکەن کە تۆ ئێستا لە نێو شاری سلێمانی پۆلیسی هاتوچۆ لەگەڵتن بە هەمان شێوە لە پاشیوان تاوکو ئێستا سەرخاڵی کارەکانیانن تۆ دەتوانی لەگەڵ ئەوان گفتوگۆ بکەی بزانەوان چۆن بە ڕۆژوو دەبن و کارەکانیان چۆن ڕادەپەڕێن. بەڵێ سڵاو لێوە سڵاو لە بینێرانی کوردستان 24 هەڵبەتە ئێستا لە شارەی سالمم ئەم منتیقەی ناسراوە بە ناوچەی سەهۆڵەکەی شاری سلێمانی زۆرێک لە خەڵکی ئەگەر لێرە کاکەزانە شوێنەکان بگوێزێتەوە وێ ڕای ئەوانەی کە لە ماڵی خۆیانە عنی پارشێو دەکەن هەنێکیانگەنە ئەم شاڕەیە و لێرە چێشخانە و دوکانی لەفە و شاورمە و ئەنواع خواردن لێرە دەرزەکەوێ خەڵکانی گیان لێرە پارشەوی خۆیانەکەن هەڵبەتە ڕەنگە ئەم شەوی شانزی ڕەمەزانە ڕەنگە بۆ زۆرێک لەو خەڵکانی کە بە ڕۆژوون شەوی ئەلویداعە شەوی ماڵ ئاوایی کە ڕەنگە ئەوەی کە زۆر ماندوون بڵن نزیکە و دەور ڕەمەزان کۆتایی بێخوا عیبادەت لە مولای قبول بکە منیژەمە لەگەڵ چینێکی ماندوو کە پۆلیسی هاتوچۆن لە شاری سلێمانی بەسەریان بکەینەوە و بزانین ئەوان لەگەڵ ئەوەی کە بە ڕۆژووە بن تا چەنە ماندووترن و ڕێنماییەکانیان چیە بۆ ڕۆژوانن و کەسانی کە لە ڕۆژدا ئاشۆفێریەکە من بەسپاسەوە لێرە مەفرەزەکانی هاتوچۆ لەگەڵمانە ئامادەن لەم شاڕەیە لە ناوچەی سەوڵەکە ئەچمەلای کاکاروان حەمەسدیق و تەبێژی هاتوچۆی سلێمانی کاکاروان سڵاو لێبێ و ئەم کاتتان باش سپاس بم کاتە ئامادە بوون لە گەڵمانە ئەمێ پامی جەنابەت ببیستن بۆ هاوڵاتیانەوە بۆ پۆلیسە هاتوچۆ بەڕێزەکان لێرە گەڵ جەنابتان. زۆر سپاس بە بەڕێستا سپاس بۆ کەناڵەکەتان وەک خۆتان بینێسە کاژمێرێک و نیویشەوە کە مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ئەرک و فەرماندان هەر لە سەرەتایی مانگی ڕەمەزان و تا ئێستا و تا کۆتاییش مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ئەرک و فەرمانە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و شۆفێرانی خۆمان و داواکاریمان لە هاوڵاتیان و شۆفێرانی خۆمانەوەیە کە پابەندی زیاتری یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن واروها ڕێز لە ماندووبوون و ئەرچی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هێزەکانی تری یاسایشی ناوخۆ بگرن چونکە خۆتان نەزانن کە کارمەندی هاتوچۆ لە هەموو بۆنەکاندا لە خۆشی و ناخۆشیدا لە گەرما و سەرمادا لە ئەرک و فەرمانە ئەویش بەبەستی وەکو باسم کرد ڕێخستی ڕۆژی هاتوچۆ خزمەتکردنی هاوڵاتیانی شاری خۆمان شاری سلێمانی خۆشەویست. کاکاروان ئەگەر هاوڵاتیان ڕەنگە ئێستا بپرسن ڕێنماییتان چێ بۆ کەسانی کە بە ڕۆژوە بنەوە شۆفێری ئەەکەن لە ڕۆژدا یان بۆ نمونە لە کاتێکی زووی پارشێ و کارەکان وایە دەرئەچن ڕێنماییتان چیە و کەسانی کە کەمتر خەوتون کەمتر پشویان وەرگرتووە ئێوە چیان پێڵێن بۆ ئەوەی لێخوڕینێکی سەلامەت و هاتوچۆیەکی باشی پێی ڕەو بکەن. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە تایبەتی ئەو شۆفێرانەی کە بە ڕۆژوون بە تایبەتی تریش لە کاتی بەربانگدا هەندێک لە هاوڵاتیان شۆفێران پێویستە کاتەکانی خۆیان وارڕێک بخەن کە لە کاتی پێویستە بگەن و شوێنی مەبەست ئەگەر ماڵ بێ خەڵ شوێنیشتر بێ بۆ ڕۆژوشکاندن ئەبینی هەندێک کەس هەیە کە تا کاتێکی درەنگ لە شوێنی کارکردنەکەی مێنێتەوە و کاتی کە مێنێتەوە بۆ بەربانگ پەلەپەل و خێرا لێخوڕین و هەندێک جاریش دروستبوونی ڕووداوی هاتوچۆ لێکێتەوە هەندێک شۆفێری تریش هەیە کە ئێستا لەوە زیهاوینیان بەشێکی زۆری هاوڵاتیان شۆفێران تاوەکو پارشێ و ناخەون واتە لە ڕووی جەستەیی و دەرونیەوە تەواو ئەو کەسانە مەزبوط نین و بەیانێکی زوش دەسەکەن بە شۆفێریکردن بە تایبەتی زۆر مەترسیدارە لە کاتی کەسێک کە لە ڕووی دەرونی و ئاسوودە نەبێت تێرخەونەوە بێ و بە تایبەتی لە ڕێگابانەکانی دەرەوە شۆفێری بکات بۆیە داواکاریمان لە هاوڵاتیان شۆفێرانی خۆمانەوەیە کە خۆیان بە دوور بگرن لەم حاڵەتە ئەگەر بزانن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە تەواو نین بە تایبەتی لە ڕێگابانەکانی دەرەوە خۆیان بە دوور بگرن لە شۆفێری کردن. زۆر باشە ئامارەکان چیمان پێڵەن ئایا لە مانگی ڕەمەزانە ڕووداوەکانی هاتوچۆ زیایان کردووە یان نەخێر کەم بوونەتەوە؟ لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا پێی و ئامارانی کەلامان ئێمە ڕۆژان لە کۆنتترۆڵی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەریەگرین هاوشێوی ڕۆژەکانی پێشووترەوەتە هاوشێوی مانگەکانی پێشووترەوەتە فەرق و جیاوازیی ئۆتۆ لە نێوان ئاماری بریندار و گیانەندەزان ڕووداوەکانی هاتوچۆ لەم 15 ڕۆژی ڕابردووی مانگی ڕەمەزان بەراورد بە مانگەکانی تر فەرق و جیاوازیی ئۆتۆی. کاکاروان خۆت لەگەڵ ڕۆژوو چۆنی تا چەنە هیلاکتری لە ڕۆژەکانی تر ئەگەر ڕۆژوو بگری؟ من سپاس بخوا بە ڕۆژوو وەکو هەموو مسلمانێکی تر و ئەرچیشی سەرشانی هەموو لایەک و کاری نەکردوتە سەر ئیشی ڕۆژانەت؟ نەخێ بە دڵنیاییەوە نەوەک بۆ من هەموو ئەفسەر و کارمەندێکی هاتوچۆ
ببینن لە بەیانی کاژمێ حوتی بیانیەوە تاوەکو ئێستا کە درنگانی چیشەوە کارمەندانی هاتووە بە پێی ئەو خشتەی کە دەستنیشان کراوە دابش کراون بەسەر چەند کاتێکدا کاتی بەیانیان کاتی نیوەڕوان کاتی شەوان باتە بە بەردەوامی لەسەر جەم شەقام یەکتر بڕوو گۆڕپانەکانی شاری سلێمانی ئەفسەر و کارمەند و ڕێپێدراوی هاتووە هەیە بە مەبەستی خزمەتکردنی هەوڵاتی. زۆر سپاس بۆ تۆ کاک کاروان حەمەسی وتەبێژی هاتوچۆی سلێمانی سپاس بنەمەوێ ئەم ئەفسەرە بەڕێزیش بدوێنم سڵاو لێبێ ئەمەوێ پەیامی تۆش ببیسم تا چەنە لە ڕەمەزانە ئەرکتان قورسرە بە بەراورد بە ڕۆژەکانی تر و بە شەوەکانی دیکە. بێگومان بە حکومەیەک ئێمە واجمان لە شەوانایە باڵێن لە شەوانە سەرگەرمین لە تەنزیمی ڕێخستنی هاتچۆ لە شەقامەکانە بێگومان بەنسبەت ئێرەوە کە شەقامی سەوڵەکە شەقامی سالمە خەڵکی بۆ پێداویستی بۆ کردنی پێداویستی خواردەمەنی و ئەو شتانەی کە پێویستیانە بۆ ڕۆژوگرتن و ئەو شتانە یەن بۆ ئێرە حتمما لێرە ئیزدیحام دروست دەبێت ئێمەش بە ئەرک و فەرمانی خۆمان هەڵستین لە کاتژمێر 12 شەو تا بەیانی ئۆتۆبێلێکی زۆرتر لە شەوایانە دەرەوە خەڵکێک وەزانە بە ڕۆژ کەمتر ئۆتۆبێل بەکار شتانی کە پێویستیانە یەنە دەرەوە ئەما بێ بۆ ئیزدیحام و ئەوانە لە شەقامەکانە و بێگومان هاتووی سلێمانیش 24 کاتژمێر لە خزمەت و خزمەت هاوڵاتیانە وەکو ئێمەش لە 12 شەو تا حوتی بەیانی سەرگەرمین لەوە لە هەر ئۆتۆمبیلێکش ڕووداوی هاتچۆ بێ یاخود زیان بەدرەختە بگەێنێ ئێمە سەر لە کاتی پێویست ئاگەینە سەری و بەردەوام لە خزمەتین. بۆ جەنابی شێ ئەم کارمەندە بەڕێزێش قسە بکە بۆمان سڵاو لێبێ جەنابەت پەیامت چییە هەم وە قسەی خۆتەمەکو و کارمەندانی هاوڕێشت کە بەناوی ئەوە شەو قسە بکەیت تا چەنە ئەرکی تۆش قورسترە لە چاو ڕۆژ و شەوەکانی دیکە. جیاواز لە مانگەکانی تر مانگی ڕەمەزان لۆد و ئیزدیحامێک قەرەباڵخێک لە دوای 11 شەوە دروست دەبێت تا کاتی پاشێ و ئێمەش بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانە شۆفێرە بەڕێزەکان هیوادارم ئەوانیش هاوکارمان بن چونکە هەردوو لامان ئەرکمان لەسەرە هەم حکومەت هەم هاوڵاتی شۆفێر ئەرکمان لەسەرە بە تەنیا یەک لایەن ناکرێت. من زۆر سپاسی تۆکەم سپاس بۆ تۆ هاوڕێیانشت کە ئەم شەو بەشێکی ڕاستەخۆ لە شارڕێی سالم لەگەڵمانە بوون کاکاروان ئەمە ئەفسەرە بەڕێزانە ئەسپاس بۆ ئێوە هەڵبەتا من ئەمەوێت لەم شەو و شەوانی دواتر ئەو چین و توێژانەوە ئەو ینی ئەفسەرە بەڕێزانە چ لە پۆلیس چ لە پۆلیسی هاتوچۆ چ لە کۆمەڵێک چین و توێژی تر بەسەریان بکەینەوە و پەیامی ئەوانش بزانین سەبارە بە پارشێ و ڕەمەزان و دواتر بەربانکردنەوە منە گەڕێمەوە بۆ لای ئێوە. بەڵێ سپاس بۆ ئاوکارم کاروان ڕەحمان کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی سپاس بۆ پۆلیسی هاتوچۆ لە تەواوی شاری سلێمانی و لە تەواوی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان کە ئێستا لە ئەرکدان زۆر سپاس. مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان هیچ ڕێزبەندێک هەیە بۆ بەخشین ئایا ئەم بەخشینە لە خوشک و برا و خزم و دۆست و کەسانەوە دەست پێ بکرێت یاخود ئەوە تا ئەبێ بچی هەژارترین کەس ببینیتەوە بۆی ئەو پارەی کاتە پێی ببەخشیت ئەو سەروەت و سامانی هەندە پێی ببەخشیت بەخۆی قاعدەیەک هەیە الأقربون ئەولا بالمعروف لە ئینسان لە خزم و ناسیارەوە دەست پێ دەکا ئەوەی کە زۆر لی نێزیکە بەڵام بە پێی ئەوەی چیهان عجزی زیاترە چێ پێی دەشێت چێ پێی دەشێت ئەوەی کە فعلەن محتاجە و فعلەن دەرەجەی فەقر و عجزی گەشتیتەوەی کە لە خزم و ناسیاری زیاترە ئەوزا پێویستە لە خزم و ناسیار پاس بداتن لە بۆ دائیرەیەکی تکە دائیرەی مقابل ئەوزا چەند دوور بیتن مهم بە پێی ئەو عەجزەیە یعنی ئەمە ئەگەر بڵین احتیاجی یان فەقر بکەینە دەرەجات خزم و ناسیاری بڵین احتیادیە پارەیان هەیە و ئەوها پێویستیان ینی بە پارە و بە یارمەتینە بەڵام ئیتکە پێویستەمە بدەینە ئیتکە ینی مادەم عجزی زیاترە مادەم زیاتر پێویستی بە یارمەتی هەیە ئەمە لە ئینسانیەت هەمومان بەچێ دەشێت کەسێک دەتوانی پێی ببەخشی ئەمە لێرە بە نسبەت بەخشین دووشتمان هەیە زەکات ئەسنافی هەیە زەکات بچینە ئەوەی خۆی بێتن تەوەری خۆی هەبیتن زەکات ینی کابرا سەربەست نییە پارەکەی بە کەیفی خۆی ببەخشیتن ئەوەی لۆدام بەخشین مطلقە حتا بەخشین لە بۆ دەوڵەمەندیش دەبیتن لە بۆ خزم دەبی لە بۆ ناسیار دەبی لە بۆ هەر یەکێک بێت و دەتوانیت لە پارەی خۆت ببەخشی ئەو زارە بە ناوی هەدیە بیتن بە هەر ناوەکبی بەڵام لە بۆ یارمەتیدان
طبعا ئەمە گوتمان لە چێن دەر احتیاجی هەبیتن ئەوە لەوێن دەردەنێری بەڵام هیچ ئەوەی نییە یعنی محیتەکی ئەوەی نییە بڵێ بە کەیفی خۆتیە تو سەربەستی کو دەبەخشی چەند دەدەی چونکە زەکات ئێستا مە گوتمان سەتا دوو نیوە لە بەخشی نا دەکرێت نیوەی ماڵت ببەخشی دەکرێت هەمووی ببەخشی دەکرێت بە کەیفی خۆتی ئەنی بە پێی ئەو شعورەی کە لە ناو دیاری نەکراوە شتەکە مطلقە باش ئەی ئەگەر زۆر کەس هەندە بینین مزگەوت دروست دەکە یاخودەوە تا قوتابخانەیەک دروست دەکە یاخودەوە تا نەخۆشخانەیەک دروست دەکە بەڵام چینی هەژاریشان پێویستە کامیان بکات ئەو هەژارانە لە هەژاری ڕزگار بکات یاخود ئەم کارە خێرخوازیانە بکات طبعا ملک هەر ئینسانێک بڵین تەمەلوکی پارەی خۆی دەکاوە بەخۆی مەسئولی پارەی خۆیتی لە چ بوارێک سرف دەکا سرف ناکە بەڵام ئەگەر بێت و پرسیار بکاتن پرسیار لە پسپۆران و لە مامۆستایانی ئاینی بکە ئەمە نیزامی ئەولەویاتمان هەیە پێی دەگوترێت فقه الأولویات جیهان زیاتر احتیاجی بە یارمەتی هەیە ئەو پارەیە تەوزیف بکرێت لە بۆ چ جانبێک باشە مەثەڵەن لە شارێک نەخۆشی هەیە نەخۆشی بڵاو بوویتەوە ئایا لەو شارە ئەمە بچین لەو شوێنە قوتابخانەیەک دروستکەینیان مستەوسەفێک خاستەخانەیەک دروستکەین حتمما خستەخانە دەبی دروست بکرێت بە پێی ئەو حاجەتێک کە لەوێن دەرا مثلەن فەقیر حاجەتی بە چییە ئەمە پێویستە ئەوی لۆ دابین بکەین نەک شتەکە ببیتە کەمالیات و لۆ جوانی مثلەن مەزانیمان شوێنێک چ زەرورە بە پێی ئەو زەرورەتە ئەوی دەدەینێ باشە زۆر جار بیر لەوە دەکرێتەوە بۆ منە گەر مزگەوتێک دروست بکات دوای مردنیشی خێر و پاداشتی بۆ دەڕوات بەڵێ ئەی ئەگەر هاوکاری هەژارانیش بکات نفسیشت بەخۆی هەمان خێر دوای مردنیشە و خێر و چاکەی هەر بۆ دەچێت بەخۆی ئەمە لە ئیسلامدا سەدەقەی جاریەمان هەیە سەدەقەی جاریە بەخۆی وشەی بەخشین لە عەرەبی پێی دەگوترێت سەدەقە سەدەقەش لە صدقەوە هاتیە لە ڕازگۆییەوە هاتیە یعنی ئەو ئینسانە دەسەلمێنیتن دووپات دەکاتەوە کە ئەوە ڕازگۆیە و ڕازگۆیەکەی لەگەڵ خوای دەسەلمێنێتن کە ئەمن ڕازگۆمە و پارە دەبەخشم ئەو بەخشینەش تەبعاً ئەگەر بێت و بداتە ئەو شتانەی کە بەردەوام یعنی خەڵک ئیسفادەی لێ دەکاتن بۆی دەلێن جاریە یعنی خەیرەکەی هەر پاشی مردنیشی هەر جاریە یعنی قەتع نابی مثلەن خواردن تەواوە کابرا جەمەک خواردن دەخوا و نامینێتن بەڵام ئەجرەکەی لۆ دەنووسرێ بەڵام ئەگەر بێت و کارگەیەک بکاتەوە ئەو کارگەیە خەڵکەکی زۆر تێدا ئیش دەکاتن ئەوزا کارگەکە غیدائی بیت بەردەوامەوە بیر لەوە بکەنەوە بچن مزگەوتێک دروست بکەن یاخود نەخۆشخانەی دروستکەم باشتر لەوەی یارمەتی هەژارە من چونکە تا دوای مردنیشی خێر و سەدەقەی بۆ دەچێت بەڵێ پێ توای وەرێکدانەوەیکی هەڵێت دەبێ یا هاوکاری هەژارانیش بکات بەخۆی ئەوانە بەش بەشە ینی خانەیە خانەی یەکەمە گوتمان ئەوانەی کە سەدەقەی جاریە تهدید کرایە ئەوەی کە دەبیتە سەدەقەی جاریە ینی خێرەکە بەردەوامە قەتع نابیتن خۆ دەکرێت ئەو خێرە کە بەردەوام بیتن هەژاری سوادەی لێ دەکات ئەگەر کارگەی بکاتەوە ئەیدی عامیلە لە چێش دەکاتن هەژارەکە دەستەوێن دەرکار دەکات دوای ئەمە زۆر گرنگە هەژار نهێڵینەوە یعنی هەوڵ بدەین هەژارێک قیتکەینەوە لۆ ساڵی ئایندە بەخۆی بێ زەکات بداتن یعنی بەس فێری نەکەین دەستپان بکاتەوە فێرە ئیشی بکەین ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابە هاتیە داوای پارەی کردیە تەماشای کردیە و گەنجە و تااقەتی هەیە پێی گوتیە هاوە درەمەکەت بدەمێ بڕۆ گوریس و خاکە ناسۆ شتانە بکڕە بڕۆ دار ببڕە و داری بینە و دار بفرۆشە ینی فێرە ئیشی کردێن نەک چاوی لە دەستی عالەمێ بیتە باش مامەس هەندێکیان هەن تاوەکو زیندون لە شیان ساغا ئەو سەدەقێ ناکەن خێر ناکەن تاوەکو دەگەنە لێواری مردن ئەو کات دەڵێن بڕۆ مزگەوتێک دروستکەیان ئەو پارێکاما بیبەخشە بیدا هەژارن ئەم خێر و خێراتی بۆ دەنووسرێت بەخۆی هەر دەنووسرێتن یعنی ینی بڵین لە وەقتی ضایعیش بەخۆ بێتەوە ئاگدار بیتەوە ئەوە یعنی هەر باشە بەڵام طبعا لە بیدایەتەوە ئەو فکرەی کردباوە باشتر دەبوو چونکە بەڵام کە بمریتن چونکە هەیە لەوەش خراپتر هەیە ئەوەش ناکاتن وەسیەت دەنووسێتن بۆ ستا زیندوانەیە کردەوە بۆ دەگاتە ئەو کات بیر لەوە دەکات ئەوجاوە دەمینێتەوە ینی سەقافەت و ئەو شعورەی نەبووە ئەو کاتێک لەسەر خۆ بۆ بەخۆی حاضر دەبی لە ئیشەکەی سەردانی ئیشەکەی دەکاتن و یعنی تام و لەزەتی لێ وەردەگریتن و بەروبوومی ئەو بەخشینەی لۆی دێتن بەڵام کاتێک کە کەتیە یعنی لە فتراتی ئەخیریە لە بۆ ناحیە خێر و خێرات لۆی دەنووسرێ بەڵام کا لە بیدایەتەوە فکرەی کرد باش زۆر زار دەبینین
ئەو پارەی کە دەبەخشت بەسەر هەژاراندا بۆ نموناگەر 20,000 دەداتەوە 15,000 دەداتەوە 50,000 دەداتە کەسێکی دیکە لە زیاتی ئەوەی بیداتە کەسێک و هاوکاری ئەو کار دەچێت دەیبەخشێت لەوانێ هەمووشان ئیسیفادەی لێ نەکەن ئەوە بکات باشترە یاخود هەمووی بداتە هەژارێک و ئەوی پێ وا لێ بکات پێویستی احتیاجاتی نەمێنێت طبعا ئەمە ینی لە بۆ دەوڵەمەندان بەڕاستی پێویستیمان بەوە هەیە خوول بکرێتەوە چۆن ببەخشن ینی زۆر جار ینی خۆ عیبیش نییە حتا زەکاتدان ئێستا زۆر دەوڵەمەندەیە نازانی زەکاتەکەی کوو بداتە یعنی هەیە زەکاتەکەی دەکاتە 25,000 دیناری 25 تەوزیع دەکات یان زۆر زار ئەمە دیمەنێک دەبینین ممچینە بەخۆی خواخێریان بنووسی دەستگایەک مەثەلەن ئیعلان دەکات دەڵێ ئەمە زەکات تەوزیع دەکەین خەڵکەکی زۆر سڕەی دەگرن ئەوە بەڕاستی لە بۆ کەرامەت و لە بۆ گەورەی ئەو ئینسانت جوان نییە خەڵک بچی سڕەی بگریتن زەکات وەربگری زەکاتەکەش پارەی کەمە 25,000 یان 50,000 ئەوە ئوسلوبی زەکات ئەو هاانیە لە ئیسلامدا زەکات مؤسسەیە کە مؤسسەیە یعنی کاتێک کە مؤسسە بوو ئەتو ئەو زەکاتی دەدەیە ئەو مؤسسەیە دەتوانی بە ئوسلوبەک ئەو پارەیە تەوزیع بکە دێ دیراسی ئەو هەژارە دەکات ئەمە هەژارێکمان هەیە 6 منداڵی هەیە منداڵێکی هەیە سەرەتانی هەیە نەخۆشی هەیە واریداتی کەمە یەکەشکەمان هەیە خۆی و خێزانیتی ئەویش هەر هەژارە ئەوەی کە 6 منداڵی هەیە ئەوەی هیچ منداڵی نیە وەچیەکە نەخێر وەچیەک نیە ئەوەی نەخۆشی هەیە نەخۆشی نییە ئەزا بە من ئەگەر بێت و خولێک بکرێتەوە دەورەیەکی تەسقیفی بکرێتەوە مامۆستا بە کورتی ئەگەر وەڵام دێتەوە بەرەو کۆتای دێچم هیچ کاتێک بەخشین دەوەستێت لە هیچ کاتێکدا نەخێر ئینسان بەخشین حتا ئەگەر پارەشی نەما بە وشە دەتوانی ببەخشی وشەی خۆش يعني الكلمة الطيبة صدقة يعني كواتا أجر كلمة كشينما زماني شينما بدمتاو ببيكنينو بوج دتواني ببخشيتن والسپاس بوما مستعف سام الدين جودت پیش میجو ترخوین که لبشیکی می برنامه پارشیف لەگەڵ مامۆستا سپاسان دەکەم تشکر دەکەم بەخێر بێت بەڵێ لە بەرنامەی پاشیف لە تەوەری دووەمدا بەس لە ئافرەتانی دووگیان دەکەین لە بەتایبەتیش بە ڕۆژووبوون لە مانجی ڕەمەزاندا بەڵام بەر لەوەی کە بچینێت تەوەری دووەم کە لەسەری کاژمێر دەست بە تەوەری دووەم دەکەینەوە هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە لە زاخۆ لە مانگی ڕەمەزاندا موسڵمانان لە مانگی ڕەمەزاناندا بە ڕۆژوو دەبێن کاتەکان واتە شەو خەڵک باگا دەبێت تاوەکو پاشێ و هەندێک جار وایە لە ڕۆژەکاندا زیاتر دەخەون تاوەکو نیوەڕۆیان لە زاخۆ دوکانەکان کراوەنەوە شەو خەڵک دەچێت بەرەو دوکانەکان و واتە کاتەکەی پێچەوانە بۆتەوە ئەم لە شەودا هەمیش لە ڕۆژە جدا ji şevên dinyên asayî şevên meha Remezanê taybetmendî û keşekê cuda heye ku ew jî ji ber germa havînê û rojîgirtinê ku rêjeyeka herî zora xelkê ji bo biserbirina demên xweş û dabînkirina pêdiviyên xwe neçarin bi şevê qesta ji derve û nav bazarê dikin û zaxwe jî weke mînakek ev çend têda berçav dikevî. شبه از فتارا خواهیم نبجا خواه عیشاییم اب چایخانه گرینو کنیم آن چایخانه برخوابیری آنجا پارکی بس ابه هیدرش برخوابیری ابدره هیدره برش هم چا خواه بخود هم چلو گرن اگر بگره پترتر مروب راحتر بد يعني مروب سستر بدنا هم تراحي خود كنا شافتين فون باركو وقت خود بورينن حتى درنگی جام پاشیوت خون من دفن روزی جام شولی نم وقتی ما بشولی بعد بوردن وقتی باشه الحمدلله رمضان سالا باشترش سالی دی سه سالن قیرانا دارایی و آبوریا کوبروکی هرما کردستان و گرتی با آوایی که برچاف رنگ ودان خوا به سر بازار رمضان جداها بویو لوینو گرم و گوریا جاران تدان هلایه بلی 2 ساله و 3 ساله حتی ده رمضان خبسکا زیده هبی اب ساله و نسبت سال پوری گله فرقی های انا بعد ده رمضان بار که هند روز حتی انفت کن و ام گل شوی جوت کن صرفات عم نو بکن و ام گله نه دکاندار دی نه لجرکت کردی همی دکاندار گازن دوان سر به پاره
همی سالانو به وی آوایی شوین مها رمضان به قربالغی و وکرنا بازاری لپرانیا باجرن کردستان جشوین آسایی جداتر و براوشتر دبنو ولاتی جی و یکیش بوی سازین اولهی و ماندیبون آوان ودگرینن. گرما هاوین و روژین مها رمضان شب و روژین باجه رزاخوشی به تمامی برواجی کرنا برنگه که به روژه بازار تف دستستا و به شویجی گرما و گرما لده همان دمدا آسوارن قیران جی به بازاری و دیارن. اسلام یوسف کردستان 24 زاخو. بەڵێ بەشی یەکەمی بەرنامەی پاشیف بە کۆتا هات بەرەو بەشی دومی بەرنامەی پاشیف دەچین کە دکتۆرێکی تایبەت ئامادە دەبێت کە دکتۆری ئافرەتان و منداڵانە لە تەوەر دوم زیاتر لەسەر ئەم بابەتە قسە دەکەین. ئێستا خەڵکیش خەریکی ئەوان خواردن و خۆراک ئامادە دەکەن بۆ پارشێو. ناوبڕێکی کورتوە دەگرین لە سەری کاژمێر لەگەڵتان بەردەوام دەبین لە تەوەری دومی بەرنامەی پاشیف. دروستکردنی شاری سلێمانی لە ساڵی 1970 عاصیمەکە گوێزرێتەوانێ و لە قەڵاچوارانەوە بۆ سلێمانی و زمانی برایم پاشا بێت و برایم پاشا خۆی بڕیاریەوەی دابوو. لە زمانی ئەو مؤسساتانی کە دروست کراوە مؤسساتی صحی بووە، دینی بووە، ڕۆشنبیری بووە. لە زمانی مؤسسات دینیەکانیشان مزگەوتی گەورەی شاری سلێمانی بووە، مزگەوتەیە کە ئێستا ئێوە لێرن. صلوا عليه وسلموا تسليما صلى الله تعالى عليك وسلم يا حبيب الله کاک ئەحمەدی شێخ نانیشی بۆ دروستکردن بۆ ئەوانیش و بۆ ئەو هەژارانەی کە لە شاری سلێمانیان ڕویان کردێتە بەشێکی گەورە. دێر سەرۆک و سەرپەرشتیارێکی ئێرە ئەوە میشانیان لەگەڵاکە. ئەمە لە بنەماڵی حاجی کاک ئەحمەدی شێخەوە ئەمیشە ماوەتەوە لە حەبسەخانی نەقیب بۆ حاجی کاک ئەحمەدی شێخەوە کە ئەم خواردنیان ناوە بە فەقیر و هەژار بۆ 20 ساڵە بێ کە ئەم ئیشاکەین لێرە. بڕیارم ماکەوە چێشخانەکەش بکەمەوانێ و لە ساڵ لە دوای نەوەتەکانەوانی تر دەسم پێ کرد بۆ خۆم دەسم پێ کرد. ئیتر خێرخوا و خەڵقیش چاویان کرد چاویان لێ کردم کە تەماشایان کرد هەموو ئەمە فەقیر و هەژار و ئەو خەڵقە لێرە نانەخوات. ئێستا لەسای حەمدی خواوانێ تا ئێستاش بەردەوامە.
مزگەوتی گەورە لەو ساوە و تا ئێستاش هەر بەردەوامە ئەو بەشانەی یەکێ لە بەشەکانی خوێندنگایەکە بۆ حیفزی قورئان ئەوە ئێستاش لە هەزار هەر بەردەوامە ئەو خوێندنگایە. بەشی تەچێکەشیمان هەیە و ئێستا دەروێشەکانی کەوا هەندە دەوروبەری سلێمانیشی تر کە خەلیفەی کاک ئەحمەد بوون کاتی خۆی هەموو دەروێشەکانیان لێرە زیکرەکەن ڕۆژی جومعانە دووشەممانە چوارشەممانە. پاشەوەی کە کاک ئەحمەد عەمری خواکات ئەو ژووری کە خۆی لی دانیشتووە لەوێ ئەینێژن و ئێستا بۆ بە شوێنێکی مەزار بۆ گشت موسڵمانان کەوا لە ناو شاری سلێمانی و دەری سلێمانی و لە کوردستان و دەری کوردستانی شەوانێ هەر خەڵک دێت بۆ زیارەتی کاک ئەحمەدیش. بەشێکی کەمان هەیە بەشی نابیناکانە ئەمانە دەستنێژی حەزرەتی حاجی کاک ئەحمەدن کاتی خۆی ئەم نابینایانە لێرە نەبوون گەڕاون بەم دێهات و بۆ وینانای تر هەروێکە بە شێوەی بۆ بژێوی ژیانی خۆی شتێک تەمینکا بە دێهات گەڕاون بە شارانە گەڕاون کاک ئەحمەد ئەمەی پێ ناخۆش بووە هانیونی بۆ مزگەوتی گەورە لە حاڵی حیاتی خۆیان هەم مامۆستای بۆ گرتوون فێری قورئانی کردوون و ئێستاش ئەو حافزانە هەر بەردەوامن لێرە ماون نەوەیان و یا خۆشیان و یاهینی کەشمان هەر بۆ دێت. خواردنەکان بە جۆری ڕۆژانە ڕۆژی وایە برنج و شلە و گۆشتە ڕۆژی وایە بریانیە ڕۆژی وایە ساوەرە ڕۆژی وایە نسیێنەیە ڕۆژی وایە گەنمە کوتاوە. بۆ 1400-1500 کەس نانەخوا لێرە. هیچ فەرقی نییە لای ئێمە لای کورد هیچ قەومێ فەرقی نییە هیچ دینە فەرقی نییە هیچ مەزهەبێ فەرقی نییە لای ئێمە عینی خۆمان خواردنی ئەینێ عینی خۆمان ئەوش عەبدی خۆیە لای ئێمە لای کووردا فەرقی ئەو یەزیدی و مەسیحی و شت نییە. ئیشەکە ئێمەیکن یەکەم شت شتێکی خێرە و مرتاحە بی پێی بە فەخرەوە ئێمەیکەین خزمەتێکی گەورەیە بە میلەتەکەمان یەگەین و هەم بە فەقیر و هەژار. بەڵێ لە تۆری دومی بەرنامەی پاشیف دکتۆرە سوعاد مستەفا پزیشکی پسپۆری ئافرەتان و منداڵان لەگەڵمان دەبێت دکتۆرە بەخێر بێت. ئافرەتانی دووگیان زۆر زار پرسیار دەکرێت و هەنگێکیان عینادی دەکەن و بە ڕۆژوو دەبن. ئافرەتی دووگیان بۆی هەیە بە ڕۆژوو بێت لە مانگە ڕەمەزاندا؟ ینی
ئافرەتی دووگیان بەڕۆژی بی مەسەر ئێستا مەگە بەحسی مۆزوعەکە دەکەین بەحسی ئێستا دەکەین ڕەمەزان لە هاوینە ینی سعاتەکانی زۆرە 16 سعاتە و هەندێک ینی فەرقی هەیە لەگەر وەختێک کە مەسەر لەگەر زستانە ینی کاتەکەی کمە ئەوە هەر هەست پێ ناکە ینی بە شێوەی گشتی لەگەر ئەوش ینی ئافرەتەکە لە چ مەرحەلەی حەملیدایە ئەگەر لە بیدایەتی حەملیتی چکە حەمل تەقسیم دەکرێتە سەر 9 مانگە 3 جار ینی سێ مانجی ینی سێمانجی یەکەم ینی زۆر زەحمەترە لە سێمانگەکانی دیکە بەنسبەت ئافرەتی دووگیانەوە بەنسبەت ڕەمەزانەوە مەسەرەن لەبەر مەسلەی گەدە و تێکەڵاتنی گەلەدە و ئەو عرازە تەبعیەکانی حەمل کە زۆر ناخۆشن بەنسبەت خواردنی پێ ناکرێت کە بەشی یەکەمن لە مانگ یەکەم و دووەم و سێمدا لەم کاتەدا لەم ڕەمەزاندا دەتوانن بە ڕۆژوو بن یاخود بە ڕۆژوو نەبن ئەویش ینی بە شێوەی گشتی ئەگەر برین ئەو ئافرەتانی کە دووگیانیەکەیان دووگیانێکی ئاساییە زۆر احتیاجێ بە ڕۆژی بن ناوخوای لێ بینین هیچ مشکلە نیە و هیچ زەرەرێکی نییە ئەی لە بەشەکانی دیکە ئەوانی هەر ئاساییە یعنی ئەوجە مەسەلەن دەگۆڕی ئەمە ئێستا مەسەلەن حەملیش دابش دەکرێت لۆ حەملی ئاسایی و حەملی نائاسایی مەسەلەن نائاساییەکان ئەوانەی مەسەلەن لەگەر حەملەکەیان شتێکی تکەی لەگەرە بۆ نمونە ئەگەر حەملەکەی جمکەیە لە مانگەکانی ئەخیریتی زەختی لەگەری هەیە سوکەری لەگەری هەیە یعنی نەخۆشی کلیەی درێژخایەنی لەگەرە نەخۆشی مەسەلەن ئەنزایمەکان و شتی جگەری تێکسووە ئەوە چی گوتمان ئێستا دڵ تێکسوونی حەملی هەیە مەسەلەن ئەگەر شتێکی تکەی لەگەرە لەگەر حەملەکەی ئەو دەکاتە ئەمە پێی دەرێن های ریسک پرگنەسی ئەوە لەو کاتەدا یعنی ئەوش بە پێی نەخۆش دەگۆڕێت طبعاً بە پێی حالەتەکەی دەگۆڕێ زۆر جارە من پێی دەرین ینی بەڕۆژی مەبە کەواتە مەبەستت لەوەیە ئەگەر بێت و کەسەکە ئاسایی بێت و لە حاڵەتی ئاسایی بێت زۆر ئاساییە بە ڕۆژوو بێت لە هەر مانگی کشی بێت ئەوەی کەیەوە دابەشتان کردووە سێ بە سێ بەسێ هەموو ئافرەتێک مەسەلەن هەیە زگی دەگاتە 4 مانگ هەر هەستی نەکردی حەملیشی هەیە سوودفە ینی هەندە هەست بە ئارازەکانی ناکە هەیە زۆر بەتوندی دەیگری فەرقە باشە ئەوە جیامان کردەوە کە هەیە بە ڕۆژوو دەبێت و هەیە بە ڕۆژوو نابێت ئەوانێک کە نەخۆشیان هەیە یاخود بێتاقەت دەبن دەتوانن بە ڕۆژوو نەبن بەڵام بە ڕۆژوو بوون زیانی بۆ ئافرەتەکە و بۆ کۆرپەکە هەیە بەخۆی یعنی ئەماگەر مەسەرەن لە ئەوەی میکانیزمی خواردن و ئەوانە لێ بکۆرینەوە حتا لی تێبگەین حتا بزانین لۆ زیانی هەیە یان زیانی نییە یعنی بێگومان بەخۆی بە ڕۆژی بوون قازانجی هەیە لە لبێزگە لەلایەنی مەسەلەن دەرونی ئەوشتانەوە یان لەلایەنی تەندروستیەوە ینی گرنگترین شتیشی ئەوەیە کە مرۆڤ ینی ڕزگاری دەبی لە چەوری مەسەلەن لەو بەزانی لەناو لەشیدا هەیە ئەگەر بە شێوەی ئەوە لەلایەکی دیکەوە ئەی بۆ ئافرەتانی دووگیان بەرێ یعنی مەسەلەن ئەو خواردنی کە دەیخۆینەمە ینی هەست بە تێربوون دەکەین ئەو خاتی کە گەدەمان پڕ دەبی ئەو خواردنە ینی ئەو گەدەیە بەتار دەبی پاشی 5-6 سعات لۆ جارێک کەمە هەست بە برسی بوون دەکەینەوە وەختی جەمەکان دێ هەست دەکەین برسیمانە چکە گەدەکە بەتار بوو هەر لە ناو گەدە خواردنەکان لێک جودا دەکرێنەوە لۆ پرۆتین لۆ چەوری لۆ کاربۆهیدرات و ئەوانە ئەمە ینی ئەو وەقودێک کە بەکاری دێنین لۆ حرەکەمان لۆ ڕۆژانەمان لۆ جوولەمان بە شێوەی گلوکۆز هۆچی برێگە بنزینی سیارە تەشبیهێکی ئەو بنزینی ئەمە بەکاری دێنین ئینێرجیەکەی تاقەکەی لە مادەی گلوکۆز وەدەگرین لە ئەخیری مادەکانشی دەونەوە دەبنە گلوکۆز ئەمە بەکاری دێنین ئەوەی زیاد دەبی لەو خواردنەکە ئەمە دەیخۆین خەزم دەبی لە جگەر بە شێوەی مادەی گلایکۆجین ئەمە ئێستا وەختی بە ڕۆژینە یعنی ئەوەی کە بەکارمانینە هێشتا ئەوەی لە گلایکۆجینەکە زیاد دەبی بە شێوەی چەوری خردەبتەوە لە دەوروبەری ڕیخۆڵە و ئەو شتانە باشە مرۆڤ پێ قەڵەو دەبی بامە حسابی بکەین لە کاتژمێر سێوە سێ بەرە بەیانەوە تاوەکو کاتژمێر حوتی ئێوارە ئەو بە ڕۆژوو دەبێت تۆ دەڵێ پاش 6 کاتژمێر خواردنەکە هەرز دەبێت ئەی دوای ئەمە گەدەیدا نامێنێت ئەمە زیانی بۆ سەر ئافرەتەکە و کۆرپەکە هەیە لەم حاڵەتدا یعنی جسمی مرۆڤ ئەوها شتێکی بەسیط نییە ینی ئەو حالە کە برسی بوو نەتوانی ئیشی خۆی تەرتیب بکە ئەوەشی گوتمان ینی هەر لە احتیمالە ئەمە زۆر لە مێژە و خواردنەکمان خواردیە و ئەو هالێک جودا بوویتەوە بەکارمان نینایە خەزن بووە بوویتە بەس یعنی یان بە شێوەیەکی سادەکە لە شێوەی جگەر لە بیدایەتەکەی خەزن بووە ئەو دێن ئەمە کە هەست بە برسێتی دەکەین خواردن نیە ئەمە ناخۆین بە ڕۆژینە ئەوەی کە لە جگەر بە شێوەی مادەی گلایکۆزینە ئەو دێ ئەویش تقریبا نزیکی 12 سعات ئەوها بەش دەکا پاشی ئەوە کە هەر خواردن نەهادەمە هەر بە ڕۆژینە خواردنمان نەخوارد
ئەو جارە چەوریەکان بەکاردێ دێ ئەو بەزەی کە ئەمە بە عملیات لای دەبێن بە نەشتەرگەری و بە تەکلیفەی زۆر و بە ئازاری زۆر لە ڕێگەی بەڕۆژی بوونەکەەوە چەوریەکە بەکاردێنی و عینەن دەیکاتەوە ئەو وەقودەی کە ئەمە دەمانەوە دەکاتەوە گلوکۆزەکە و بەکاری دەینی و یعنی برین ئەوە لۆ مرۆڤی دیکە احتیادیژ و ئافرەتی دووگیان و کۆرپەکەش هەر بەو شێوەیە ئەو مادەکان بە شێوەی ئەوەی پێویستیتی مادەی ئاسنە ڤیتامینە هەر شێوەیەکە لەو مادە دەگۆڕێت بۆ ئەو شێوانە و ئیسپادەی لێ دەکات کەواتەمە بەست لەوەیە بە ڕۆژووبوون هیچ زیانێکی نییە لۆ سەر کۆرپە و ئافرەتەکە ئەگەر بەخۆیان ئاسایی بن نەک ئەوەی کۆرپەکەی زەعیفە مەسەلەن وەچی باسمان کرد مەسەلەن زەختی لەگەرە سوکەری لەگەرە چکە ئەوانە حالەتی ناتەبیعی حەملن لەگەر ئەوان بەپێی حالەتەکان یعنی زۆربەی ئەغلبی ئەو حالەتانە نابن ئەویش بەپێی دەرەجەکەی دەگۆڕی مەسەلەن ئەوەی سکوەریەکەی بەس پارێزیەکی لەسرە عیلاجی نیە ئەوەی نیە ئەوەی شتا مشکلێ کەواتەوەی کە دووگیانە نەخۆشیەکی دیکەی هەیە ئەوە زیانی دەبێت لەگەرە بۆ ئەویش ئەوە زۆر جاروایە ئەمە پێی دەرین بە ڕۆژی مەبا بەپێی حالەت باس لەوە دەکرێەوەی کە بەگشتی باس کراوە دەڵێن ئافرەتی دووگیان ئەگەر بێت و بە ڕۆژوو بێت کاریگەری لەسەر کۆرپەکەی دەبێت کۆرپەکەی لاواز دەبێت مێشکی بەو شەوەیە گەشە ناکات ئەمانە ڕاستن نانە ئەو بەیت شێوەک ڕاز نیە مە هەر لە خۆشمان ینی لەسەر جەنابیشت لە احتیمالە کە سوکارت هەیە ینی ئەغلبی ئافرەتەکان لەبەرەوەی مەسەلەن حمل 9 مانگە ئەوانیش ینی دوسێ جار سکفڕ دەبن زۆربەی ئافرەتەکان جارێک لە جاران واک دەکەوی سکفڕیان بکەویتەوە کاتی بە ڕۆژی بوونەوە و هەر ینی بە خۆشمان دیتیتمان بە ڕۆژی دەبن و هیچ مشکلە نیە لەبەرەوەی بە ڕۆژی بوونی ئیما یعنی شێوەکەی وهایە سە مەسەلەن لە هەندێک ئاینی دیکە هەیە ئەتوو هەتا مانگەک قەدەقەیە گۆشت بخۆی یعنی وەلەو مەسەلەن ئەتوو شتیت کە دەخۆی بەس مەسەلەن قەدەغەیە گۆشت بخۆی یان ماوەکەی زێترە دوسێ ڕۆژ ناخۆی دوو ڕۆژنان ناخۆی ئیمە ینی شتێکی کاتیە کاتی بە ڕۆژی بوونەکە ئێستا یعنی ئەو چەند ساڵە درێژترین وەختیتی ئەوەندە سەعاتەیە پاشی وەی ئەتوو فری تعویز دەکەی جسمت خەزم دەکات دوایە بەکاری دێنیتەوە ئەتوو ئەو خواردنەی یعنی هەموو شتێک دەخۆی ئەو کاتێکە کاتی بە ڕۆژی بوونە برێ بینی پارچی و فتارکردنەوە پاشی ئەوە لەو بینە ئەتوو لە خۆت هەموو شتێک دەخۆی بەس یعنی زۆر گرنگە گرنگی بدا بە جۆری خواردنەکەی ئافرەتی دووگیان یعنی زێتر لە یەکەشی دیکە باشە زۆر جار باسەوە دەکرێت ئافرەتەکە هیچ نەخۆشیێکیشی نییە بەڵام لە سێ مانگی یەکەمیدا زۆر بێتاقەت و هیلاکە ئەو سێ مانگەی بکەوێتە مانگی ڕەمەزانەوە بۆ نەخۆشیشی نیە لەوانێ نەشەکرێ هەبێت نەبەرز بوونەوەی نەخۆت پستانی خوێنی هەبێ ئەمانەشی نەبێت بەڵام هیلاکیشە ئەو دەتوانی بە ڕۆژ و بێ یاخود بە ڕۆژ نەبێت زیانی بۆ ئەو هەیە یاخود نیەتی یعنی هەر نەخۆشیش نەبێت بەڵام لەوە گەرچی سێری بکەی لاوازە نەخۆش دیار دەکەوێت ئەمانە بۆ ئەمانە چییە؟ بۆ ئەمانە طبعا ئافرەتی هەر ئەتوش یعنی لە بیدایەتەکەی گوتت ئافرەتەکان زێتر یعنی وها دەکەن لەگەر هەندێنا کە بە ڕۆژی ببن لەبەرەوەی قەر دەمینێتەوە بەسەریان ئەوە عینادیە دەیکەن هەندێکیان عینادیە دەیکەنا لەبەرەوەی لەگەر عالەمەیە سە هەرماندینە بە کاتی ڕەمەزان و بە ڕۆژی بوونەوە هەز بە دابڕانە چی دەکەن هەز بە زەم بە چی دەکەن یعنی ئەو شعورانەیان هەز دەکەن مەسەلەن لە کنیتیان ئەو هانە لەبەر هەندێک زێتر لەگەر ئەوەدانە کە بە ڕۆژی بن بەخۆشی ئافرەتی حامیلە یعنی لەلایەنی ئاینی شەوە بزان بەخۆی ڕوخسەتی خۆی هەیە بە ڕۆژی دەبی سەر ئێوەی دکتۆر ئەوەی دکتۆر بڕیار دەدەن نابێ بە ڕۆژوو بێت ئەو کات مامۆستایانی دەڵێت مامۆستانیان دێخنە سەر ئەستۆیەوە دەڵێن دکتۆر بڵێت بۆی هەیە بە ڕۆژوو نەبێت یاخود بە ڕۆژوو بێت ئێمە لەو حالەتەدا ئەوەی کە بە ڕۆژی بوونەکە لۆی خراپە ئەمە دەرێن بە ڕۆژی مەبە ئەوەکەی دیکە یعنی پێی دەرێن لە خۆت بە ڕۆژی بە ئەگەر دیتت یعنی مەسەلەن چەند علامەتێک هەیە ئەو علامەتانت لێ پەیدا بوو یان ئەگەر زۆر هیلاچی وەچی بە ڕۆژی دەبی ئەو لە خۆت ڕوخسەتی ئاینی بەکاردێنی باشە ئەگەر مەسەلەن هەستی کردژانی دێتێ ینی وەختی لەگە بە ڕۆژی بوونەکەی هەز دەکا بنزگی زۆر ڕق دەبی و ژانی دێتێ ئەوە مەسە ئەوڕۆ بە ڕۆژی بوو سبێنێ بە ڕۆژی بودیتی مادی تر بوو ئەوە علامەتەی گرینگە ینی ئەو بە ڕۆژی نابیت کە بە ڕۆژی بوونیش يعني أنا مسائلي زور تفصيلي طبينا مثلا حزم لين بتمناو عندك تفاصيل زيتر لبروي مثلا ما لو خركتي عام بل لو خركتي عام قصدكين يعني نفري وها هي مهر بخو ما عندي تيتمان زور بروجي دبي مثلا بيز قال رمضانيش لبروي دري لكن من بروجي نبني يكشتا
پێی تێک ناچم هەز بە تینێتی ناکە هەز بە ئەی ئەوانەی ڕێنماییان دەکەن کە بڕۆژ هەیە زۆر هیلاک دەبی بە بەڕۆژی بوون ئەوە میکانیزمی جسمە لە یەکەکەەوە لە یەکەی فەرقی هەیە ئێوە بۆ مناوانێک کە ڕێنمایی دەکەن بە ڕۆژوو نەبن ئەوان بە ڕۆژوت ببن چ زیانێکی بۆ ئەوان هەیە هەر یەکە بە پێی حالەتی خۆی بۆ ئەو کەسێک کە زەختی هەیە باوترین زیان کە بۆ ئەو ئافرەتەوە بۆ کۆرپەکەی هەبێت چییە؟ مثلەن ئەو کەسێک کە ینی منداری پێشوەختە دەبی ینی بە حەبمانجی دەیبی ئەو حالە ئێستاوەچی گوتم ئەوە بەڕۆژی بوون حالەتەکی مادی بوونە بەخۆی مادەی کۆرتیزۆل زیاد دەکا کە تەحفیزی منداڵبوون دەکا احتیمالە بەوەی بەڕۆژی بوونەکەەوە ببتە هۆی ئەوەی کە ژانی بێتێ مندارەکەی بە شەژمانجی ببی ئەو وەختی ناکە مندار بوون دەکا مندار لە بەرچوون احتیمالە بەوەی بەڕۆژی بوونەکەەوە ژانی بێتێ و مندارەکەی ببی و ینی هێشتا ینی مندارەکەی لە دەست دەچی لەو حالەتە ئەوەی کە دایمەن منداری لە بەردەچی ئەوە فەرقە ئەوانە پێیان دەرێ های ریسک پرێگنەنسی ئەوە ینی احتیمالە مادی بوونە بەڕۆژی بوون بەخۆی لۆ مرۆڤ ینی مادی بوونە کە مادەی کۆرتیزۆل زیاد دەبی جوهدا وەچی سترێس بوو ئەو سترێسە لەبەرەوەی حامیلێ و لەبەری قابلیەتی مندار لە بەرچوونی هەیە پێشتر چەند منداری لە بەرچووە یا منداری بە حەبمانجی دەبی بەوای بەڕۆژی بوونەکە احتیمالە 6 مانگونی و بی و ژانی بێتێ و یعنی ئەوە لەو حالەت ئەوە زەرەرێکی زۆری کرد یعنی ئەوانەی بە تایبەتی های ریسک پرێگنەنسی حامیلەکان باشتر وایە ڕوخسەت لە دکتۆر وەگرن ئەوتە بەڕۆژی بن ئێوە وەکو دکتۆرە ئەگەر بە کەسێکی ئافرەتێکی دووگیان بڵێن بە ڕۆژوو مەبن ئەمانیان بۆشی دەکەنەوە ئەم زیانانیان بۆشی دەکەنەوە بێگومان طبعا ئەو کە هاتیە و دەپرسی مەسەلەن دەیەوێ بزانی زەرری پێدەگایان ناگا بێگومان ئەمە زۆر خۆشحاڵ دەبینەوەشی دەپرسن و ینی ئەمن بەخۆم شخصیان ینی دەبی میکانیزمەکەی پێی برێم لە بەرچی زەرر لە تو دەدا بەت شێوەک زەرر لێ دەدا نەتیجەی زەرەرەکە چ دەبیتن لەبەر هەندێک پرسیار دەکا مەژلۆی ڕوون دەکەینەوە باشە دکتۆرە گفتوگۆکەمان بەردەوام دێن بەڵام دەچین لە هاوکارانم لە شار و شارۆچکەکانی هەر چوار پارچەی کوردستان هاوکارم حەسەن کوردستان لە دیاربەکرەوە لەگەڵم دەبێت حەسەن ئەدەمێتە باش بە ئێدیەمبەر بە داویە دچینیە مەها ڕەمەزانێ لە دیاربەکرێدی بجگەرێ دیاربەکر بناوبانگە خەلک دچە دیاربەکرێ جگەرە دیاربەکرێ دخون اونها خەلک چاوە حازریە دکن ji بۆ پارشیڤا ئیشەف و بۆ شەوا 16 دچین کۆڤان دەردورێت چل دقەیەکێ ji بۆ ئیمساکێ ما لە دیاربەکرێ وەکەتە گوتی ئەم بەر bi dawiya hêdî meha Remezanê ve diçe 15 rojên ewil derbas bû 14 rojbane me merheba êdî em dibêjin elveda ya şehrî Remezan. Li Diyarbekirê bi rastî ji ber pirsgirêkin ewlekariyê weke salên derbas bûye heta saetên dereng gişevê xelk ji derve namîne lê belê dîsa jê li ser hinek şeqam û hinek cade û kulana hejmareke xelk dîsa jê dimîne lê belê ji ber ku weke me gotî pirsgirêkin ewlekariyê saet ema dibe yek û nîv hêdî hêdî xelk ji kulana vedikişîne vedikişe. Govan ev sê rojên dawiyê li Diyarbekir û li Bakurê Kurdistanê hewa gelekê germ e. Ji ber vî hewayê germ piçekê yên rojîgir û ji derve dixebitin ew teedayê dibînin. Te got xelk çawa hazirî û amadekariya xwe dikin. Ji ber ku piraniya xelkê ji gundan barkirên hatine li şehra bi cih bûne ew tama ku ya wan teamê ku li gunda ew tam hîz dikirin dixwazim wê tamê li şehra jî em bêjin bibînin hîz bikin ji ber wê yekê dikan hatine vekirin dikanên şarkûterî hêgê gunda panîrê gunda hengiviyê gunda û nîvişka gunda li van dikana tê firotin li vir esnafeke heye bi zar û zêçê xwe heta derengî saetê şevê dixebite em ê li gel bîne em ê li dikana wî bigerî ka çi cûre tê firotin merheba ji te re merheba û xêratin serçava Remezana te jî pîroz û mübarek be pîroz be çawa derbas dibe baş e elhamdülillah baş e gelek baş e ma rojê dawiyê piçekê germ û var germe gelek germe hele di Ramazaniyê de zêde insan etkilenmişti be hon çi dikin rojekê wa çawa derbas rojekî me em serês bê heşta falan vetkin heta paşîvan vekirîne daxwaziye insanê me çibe em tiştê ji destê me tên pêk dînin û genelde insanê me virê berê di Remezana de li gunda dijîn îro tev di metropola de ne ew lezeta berê dixwazin
ام جی حتانی کوجمت ام وی جواره پیشکش دکن امکان بنرن او چی هم پیشکش دکن وسا هدیه کوبان امل گل خودیه دکان ام لدکان بنرن از بجم چای شکر برنج نیسکا ساوار زیتونه هر جور الور هله بله ام بجم تشتاک خوش لویداره او چی او جه هنگوه اد هنگوه کدره اوا هنگوه پرواریه کوارایه كوارع طيبات يعني چه فرقا في هنگوي و هنگوي دن هيك ادنا شكر دنا موزا براستي نبر دلاله او ادجي هنا جبركو هناك بجالي ابوري وهناك نمسايتن هناك فيتي و كيمجي دبن لبلي افا بله كيلو بچقاسه افا كوارع كيلو ب 180 180 ليره 180 ليره بكريوي هنا خرج دكره جلك طلب بره genelde jine xoşarat bin ji zar û karat bin dixile nav şîr dine zar û kê xwe. Ramazanê de firotnavî çawa gelin. Di Ramazanê de hê çêtir e, hê pirtir e. İnsan gelek distîne wa. Belê ew jî yek ji lezeta paşî vê ez bêjim kuban. Em hêdiyê dî biçin vî aliyê din tedî me got xelk ji gunda hatine li bajara bicih bûne keke twere vî aliyê me wisa berdewam bikin xelk wê lezeta li gunda îca li şehra dibîne gelo. Neb tamamî be jî dîsa tiştê destê me tê em pêk dînin. Eva rûnê nivîşke berê dewkila de date kuland. Vê dewkilê ja elektrîklî dibêjin ji wara yayık makinesî duwa de çê dibe lê lezet a gund e. Dîsa ji ürünê gund. Emusa berdewam kin li vê derê jî qelî heye qelî em didine çêkirin hûn xwe dine kîlo biçiqasî hûn difiroşin qelî kîlo em hefteyê didin 7 lîre tê firotin gelo Ramazanê de qelî pir diçe qelî pir tê firotin Hasan herî zêde hûn çi difiroşin li meha Ramazanê de meha Ramazanê de dawiya Ramazanê ve diçin zûd qede cudahiyek heye niha yani yaz dikin li gor wê ji wara dişînin mastan rojên dawiye pêk naynin pek têr nake penêr pir diçe hûngûv pir diçe şêranî diçe gelek Bele zêdetir şêranî tê firotin kuvan nizanim te pirsekê kir dengê te xweş nehate min ya rastî lêbelê weke xwediyê dikanê dibêje baya taamên paşî vê li ver zeytûn li verin baş ez pirsa xwe dubare bikim kuvan keremke niha Diyarbekirê bû nimune xelek bi coş ve ber bi bazaran ve diçe yani ti cudahiyek di navbera deh rojên êkê û deh rojên duê û deh rojên sê hene niha em di deh rojên duê deyne ti cudahiyek heye Bazar geştir bûne kuvan diwan 15 rojê ewil de xelk di rojên serî de gelek derne diket em bêjin wisa bêtir hewayê Ramazanê hebû lê belê niha hem hewayê bazarê heye yani kirîn û firotin hêdî zêdetir bûye di nava bazarê de nava sûkê de li berê di rojên ewil de ne wisa bû ya rastî xelk zêdetir hêdî ber bi tiştên danûstandina cejnê ya îdê dikin ya rastî belê malum e li vir ez bêjim tiştên ji bo cejnê ji bo îdê nîne zêdetir tiştê ji bo taştê ji bo paşî vê herwiha li vir hene têne firotin binêrin gelek çeşît em bêjin cureyên panîr li vê derê têne firotin ev panîr ji ku derê tê baba Penêr bi pirayî ji alê qerejdağê tê çiyayê qerejdağê çiyayê qerejdağê tê ji bismil tê û ji gundê farqînê tê ji me re ev jî gedên te ne em bêjin zarokê te ne ez wisa mikrofonê ez dirêj bikim Mihemed hevkarê bin bila nîşawa bik merheba te be merheba bê xêratin navê te çi ye Emrullah Emrullah çawa bûne Ramazana te baş e elhamdülillah çok şükür tu çi dikî nava rojê de em siparîşat bin îşê me ayrıye ê bavên firotanê min siparîşê jî rojê digirî belê heta vêga me girtiye çok şükür hoş derbas bûye xwedê qebîl bike ew jî li gel gedê xwe em bêjin esnafeke heta saetên derengî şêve li vê derê hem panêr û hem jî tiştên ji bo taştê û ji bo paşî vê difiroşe xelkê di van apartmana de yê ku bêriya tiştê gunda dikin tên ji dikanê weke vê ew jî pêdiviyên xwe yên ji bo taştê û ji bo paşî vê li vê derê ji va dikana dikirin belê saet 3 deqîqê li Diyarbekirê de îmsak were xwandin û her wiha em ê dest bi roja 16 bikin li Diyarbekirê û li temamê her wiha Bakurê Kurdistanê Ramazaneke xweş derbas de bidîse vegerin hewlêrê kovan Tamam Hesen Kosan spas ji bo te û spas ji bo mêvanê te tu jî hera parşêva xwe
بکە گەلێک سپاس تو دیار بکرێت گەلمەبووی بەڵێ دکتۆرە دەگەرم وەلای جنابتان وەرزشکردن بۆ ئافرەتی دووگیان ئاساییە ینی وەرزشکردنی قرس نابی مەسەرەن عنفبی شتی ئەو هاالە وەرزشکردنی بەسییت شتێکی زۆر باشە واتە پێویستە و ئیسیفادەی هەیە لە خەرچی ئەتیادی لە ئافرەتی دووگیانیش سوودی زۆرە مەسەرەن لۆ کاتی منداڵبوونی لۆ ئەو شتانەی تەبعاان ژانەکانی و منداربوونی ئەوانەی زۆر ئاسانتر دەبن چکە جسمی بەقوترە خوێنی باشتر دەگەڕێ و ئیسفادەی لێ دەکات لەەوە کاتی ئەی خەو پشودان دەڵێن مرۆڤ ئاسای پێویستی لە 6 تا 8 کاتژمێر هەیە بۆ خەوتن ئەوان هیچ جیاوازێک لە نێوانیاندا هەیە ئەوان بەهۆی ینی گۆڕانی هۆرمۆنات هۆرمۆنی پرۆژیسترۆن و هەدەکە قەلبیان زیاتر ینی تەمبەڵتر و خاوتر و زیاتر مەسەرەن حەزیان لە ئیسراحەتتر و ناوجێ دەبیتر بەخۆی بە تەبیعەت ینی ئەوەی سکپڕی ئاوایە کاتەکانی خەوتنیان زیاتر دەبی باشە ئەی ئەو خواردانەی کە بە سوودن بۆ ئافرەتی دووگیان بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا بێ ینی ئافرەتی دووگیان بە شێوەیەکی ئەساسی پێویستی بە چەند مادەک دەبی زیاتر لە خەڵکی دیکە مادەی ئاسن مادەی یۆد کالیسیۆم و ڤیتامین دی ئەو شتانای زیاتر پێویست دەبی ینی ئێستا زۆر بە شێوەی بەڵێ بۆ ئەوی زیاتر حاڵی بە شێوەیەکی ئەساسی خواردنیەکان ینی سپیاتی شیر و ماست و ئەو جەماعەتانە بە دەرەجەیەک پێویستە ضروری ئافرەتی دووگیان بیخوا لەگەڵ گۆشتی سوور زۆر گرنگە مادەی ئاسنی تێدایە و کە هەمیش هەم مادەی ئاسن لە سەوزە هەموو سەوزەکان هەر جۆرێکیان بی مادەی ئاسنیان تێدایە لەبەر ئەوە سەوزە و میوەکانیش ڤیتامینیان تێدایە باش دووگیان بوون چ زیانێکی بۆ ئافرەتە هەیە و یاخود تووشی چ نەخۆشیێکی دەکە زیاتر باس لە ددان و پوکانەوە ئەمانە دەکرێت جگە لەمە چ زیانێکی دیکەی هەیە زیانی هەبی بەخۆی ئاعرازی حمل هەیە کە بەخۆی ئافرەتەکە مەسەرەن ئیزعاج دەکات کە نەخۆشی نییە بە زۆر ناخۆشە مەسەرەن ئەو ڕشانە و ئەو شتانە درتێک چوون و مەعیدە و مەسەرەن لە ناوەندی حملی لە مانگەکانی ئەخیری تەنگە هەر لە بیدایەتەوە تەنگە نەفەسی دەست پێ دەکات بە تایبەتی لە مانجی هەشتون و ئەوانەوە دەست پێ دەکات وەختی زیاتر زەخت دەکاتە سەر هەناسە و شتی نووسنی ئیزعاج دەبی هەز بە تەنگە نەفەسی دەکات دڵە کوتێ دەیگری ینی گۆڕانکاری لە هەموو سیستمەکانی هەر لە قبز دەبن مەسەلەن مایسیری ئەوانیان زیاتر لێ پەیدا دەبی بەهۆی گۆڕانکاری لە هۆرمۆنەکانەوە هەموو سیستمەکانی لەشیان بە شێوەیەکی کاتی تەبعاان دوای حملەکە پاش 6 مانگ ئاسایی دەبنەوە گۆڕانکاری تێدا وەکوتم کاریگەری لەسەر ددان دەبێت ئەمەیان ڕاستە ئێستاش باسمان کرد کە پێویستی زۆری بە مادەی ڤیتامین دی و کالیسیۆم دەبی کە ئەو مادانە گرنگن بۆ ددان کە لەبەرەوە لەشی ئافرەتەکە کەم دەبێت و پێویستی بەمانە دەبێت یادی ئەو منداڵە دروست دەبی ئێسکی لێ دروست دەبی بەخۆی خەلق دەبی تەبعاان ئەو پێداویستی خۆی لە دایکەکەەوە دەگری مەحتەل نابی نییە مندارەکە مەحتەل ببی ئەو وەختە لە داچی خۆیگەر ئەو خواردانە بخوا پێویستی بە عیلاج نابێت ینی پێویستی بە عیلاج نابینە بەخۆی ینی ئللا ئەوەی کە مەسەرەن نەقسی هەیە دەیدێ دەنا مەفروزە ئافرەتی دووگیان لە ڕێی خواردنەوە پێداویستیەکانی باشە زۆر ئەی ئێستا ئەوەی کە زۆرتر باوە ئەو دووگیان بوونە کە لە کاتی منداڵبوونە بە نەشتەرگەری دەکرێت ئەمانە چ زیانێکیان هەیە بۆ سەر ئافرەتەکە وڵای ینی نەشتەرگەری قازانج و بزەرری هەیە مەسەرەن قازانجی زۆرە لە ئەو کەسێک کە پێویستی بە نەشتەرگەریە بەس لەگەر ئەوەشدا ینی زیانی ئەساسیەکەی ئەوەیەکە پێویستی بە بەنجە و بەنجی زۆر جار مەشاکلی زۆری بەدوادادێ کەواتە زیانی زۆرتر لە قازانجەکەی نالو ئەو کەسێک کە ئەدی خۆی و منداڵەکەی زۆر جار بە نەشتەرگەری ڕزگار دەبن نەشتەرگەری زۆر جار زۆر پێویستە و زۆر سوودی هەیە بەپێی نەخۆش باشە ئەو نەخۆشانە چین کە ڕێگرن لە بەردەم دووگیان بوون واتە ڕێگری دروست دەکەن لە بەردەم منداڵ بوون دووگیان بوون ینی هوکارەکانی منداڵ نەبوون بەڵێ پرسیارەکە بەو شێوەیە واتە ئەو نەخۆشیەکی هەبێتنەوە ڕێگر بێتن لە دووگیان بوون ئەمانە ینی دووگیان بوون زۆر ئەسبابی هەیە لەلایەنی پیاوەکەەوە هەیە لەلایەنی ژنەکەەوە هەیە
لەلایانی پیاوەکەوە مەسەلەن ئەوە تایبەتە لەلایانی منڵم ئەو نەخۆشیانی کە باون بۆ نمونە نەخۆشی هەبێتن ڕێگیر بێتن لەبەرەوەی کە ئافرەتەکە ڕێنمونی دەکەن نەخۆشێک هەیە یاخود کەسێک هەیە نەخۆشێکی درێژخایانی هەیە ئێوە ڕێنمای دەکەن کە دووگیان نەبێت یعنی ئەو نەخۆشیانی کە لێیان قەدەغە کراوە بە تایبەتی نەخۆشیەکانی دڵە ئەگە دەرەجەی چاربی یعنی ئەمە چکە نەخۆشی دڵ تەسنیف دەکرێت مەسەلەن هەیە بەسیتە هەیە زۆر تەنگە نەفەسە ناتانی بەسە قادر مەوشت دەکەوێت یەکسەر تەنگە نەفەس دەبێت هەیە هەر لە شوێنی خۆی زۆر تەنگە نەفەسە ئەوەی دەرەجێ 34 ئەوانە قەدەغە کراوە ئەوانەی زەختی سیەکانیان هەیە ئەوانەی زەختی سیەکانیان هەیە ینی پەلمەنەری هایپەرتێشن ئەوانە بە دەرەجەیەک ئەو کاتە قەدەغە دەکرێت کە مەترسی مردنی هەیە لە ئافرەتەکە بۆ نمونە ئەوانەی کە زەختی سیەکانیان هەیە یان جەڵتەی هەناسەیان لێدا پێشتر جارێککە ئەوە احتیمالی یان مەسەلەن ئاو لەسەر دڵیان خڕبوویتەوە احتیمالی هەیە لە سەتاچلی ئافرەتەکە پێی بمری ئەو وەختە مەسەلەن ئەمە پێی دەرێن لەبەرەوە احتیمالە ئەتوو نابی دووگیان بی باش گفتوگۆی زیاتر دەکەین دکتۆرا کارم مەسعود محەممەد چۆتە نێو پۆلێک پێشمەرگە لە زوممارەوە ئەوان تاوەکو ئێستاش بەرگری لە خاچ هەرێمی کوردستان دەکەن مەسعود ئەفدەمێتە باش بە تە پارشیڤاخوا ئیشەف بریا ناڤە پێشمەرگیاندا و حتا نەهاژی دواجبێن خودەنە بەرگریێژ ئاخا هەرێما کوردستانی دکن تونها دکاری چوانیا پارشیڤاوان ژمارە بە گوێزی کەرەمکە دەمێ باش بیتن کۆڤان دیارێک واز المحورێ زمارن البارگای دژە تیرۆرا هەرێما کوردستانی مەلڤێرێ زدەباری ئەرکێوان کۆ پاراستنا خاک و نیشتیمانە لێوان دەستش ئەرکن خوێن ئاینیژی بەرنەدانەوە کۆن دەبینن یعنی هەژمارێکە جار مەزنا سەربازن دژە تیرۆرا هەرێما کوردستانێک و بەرهەڤیات کەندا و پێشوازیە ڕۆژێکە نو یا مەها ڕەمەزانە پیرۆستکەن ئەس گەلوان ئاغم کەنە بخوا بەحسێ مەها ڕەمەزانشکەن و خواردنا پاشی بێ چاوال وێرێ شکرم خواهی ما بحث که هین چوا هر شب وری پیگ و کن بن هم خواردن افطاری و جی خواردن پاشی بجی بر هدیه تو چانه دست پیک از خیرات نوات کم کانال 24 اما کفاو جادو دیجاتی رو را دهو که ام پشتراست ان شاء الله و مستمرین سر روجیت خوم و خواردن جی الحمدلله یا باشه و سه چهار نوعان پیک تیتن و هم همی گاواجت آماده اینا با هر کاری که هبیت و پیویز بیت ام حاضرین باشه این روزانه خواردن بود چند پیشمرگال وری آماده کن خود دی موجود مت مینیتن که عدد ما چند تا هم دیفراد کن 150 200 دی موجود حاضر هم هندی بود درست باشه ما رمضان ناوا محوران داد شویا و سنگر پیشی بجی خود اماک پیشمرگه سوراک عام پیخوشن گلک راستی یک جار هیوا رمضان هیوا خیره و اماک پیشمرگه مستمر سرکار خو و الحمدلله ما چه قصیریم چه گاوزندگی منینن باشه سپاس بوده از گهنه که دی باغم تو باشی برای چانی سرم قلب خیرات سر رمضان تا پیروز بیتن و رمضان چال دفعه و درباز بیتن خودش راضی بده از دست پیک بخیرات نوات کم و جزنا رمضان پیروزش بر پیروز کم خلک کردستان همی باشه رمضان نه گرانه با هند روزانه یعنی بوده چندین دمج میران هین سنگر دانه طایبتی دورین هنیج گلکت گرمن نه از دینم یعنی روز برش خوشتره رمضان یعنی رو سره بچتون گلک خوشه سیدا اوه همی بجین اول وری ارکی پاراستنا و دورات کن مسلمانان یانجی از بارم پیکاتی دی آینه دید گلوه هنه مسیحی زدی پیشایی که بخیرات کارن گل هوات ماه رمضان دا بله پیشایی که خیراتنا جنابیات که مکافر گوا زحمت کشای و هین بینه مهواند ما هم خیرات سر سران و سر جوا براستی ما هندک حوالت هند گل ما ازدینا گل کاری متکن وقتی بنادم فتاره او چن جهد متگرن وقتی بنادم پاشی و جهد متگرن گل کاری کارن هیچ فرق و جدایی نبین مدنینا الحمدلله ام ایک دلین و ایک تونگین برانبری دجمنی ان شاء الله دی روجت خوش این وزنها خود رب العالمین دی سرکفتنی برس قیمه قد مادام هم صد اتفاقی بودی ملتی ان شاء الله باشه سپاس بودم چند کسی که دیوار بگیرین چوانی ماه رمضان داک پیشمرگه که تبعت شب بیجی یعنی هم ماه رمضان داینا والله رمضان قالك خوش الدف ما خوشه قالك زيد حد يو خوش وقت البنيا مو شيري تشماتي عادي هم تشماتينو خورن ما شور بيش نعواكن
چند ڕۆژە تو تارکی دوانی تو ناچ شەماڵێ چند ڕۆژە ئەمە حافت ڕۆژە باش هەفت ڕۆژە تو لڤێری دەبێت چ بێژە ماڵباتە خۆ دەم ڕامەزانۆ پیرۆستکەم و فارقی هەچ کەس مۆڵۆ خول فێری جان مۆڵۆ منە خێزانداری بەلە زارۆکەنە بەلە نکەوتە بینن ینی تو چ بێژە زارۆن خۆ خێزانە خۆ ماڵباتە خۆ ئەڤرکەتە دەستدا چەکی تو سەنگەرن پێشیە دە بەڕەوانی شاخەوڵاتی خۆتکەی وڵی ئەمە چیت بێژم بوون ئەم پێ خۆش هاڵم کوم وێرێ ئەو مۆڵێ و پیرۆز بۆ یەوەجدکەن و وێرێ و فارقنینە هەچ کوم مۆڵۆ خۆ و مۆڵۆمە دوێە زۆر سپاس بە بەلێ کۆوان هێدیوە کۆند بینێ ژیانی دەم یە نێزیکی بانگێ سبێ و چی تنجبەر لە ژیانی پەتریا و پێشمەرگان ئەمن فێرێ بژین خارنە خەخاریە و خامەداتکەندەک و نوێژ ئاسپێدێ بکەن بەڵێ سپاس بۆ ئاوکارم مەسعود محەممەد کە لە زوممارەوە لە نێو پێشمەرگەکانەوە لەگەڵمان بووی انشاءالله ڕۆژی و نوێژ و دوعاکانتان قبول دەبێت زۆر سپاس دکتۆرە دێنەوە سەر خواردن ڕەمەزان ئەیدی زۆر جار دەبینین لە ئێواران شەربەت و خواردنەوە گازیەکان و ئەمان هەموو لەسەر سەفرە دەبینرێن خواردنەوە گازیەکان تا چەند زیانیان بۆ ئافرەتی دووگیان هەیە خواردنەوە گازیەکان ینی بەتایبەتی لە کاتی بە ڕۆژی بوون بەڵێ کەفتار دەکەنەوە ئەو کاتەوە خواردنەوە گازیانە بەکاربهێنن ینی ئەمە چەند خواردنەکمان هەیە دەبنە هۆی تین و بوون لەوانەیە کە ینی ئاو لە جسمت هەر دەمژن ئەگەر شتێکی زۆر شیرن دەخۆی ئەگەر شتێکی زۆر سوێر دەخۆی مەسەلەن ترشی و ئۆشتانە مخەلەلات ئەو ئاوەکە هەر دەمژن و هەشمانە چایە لەگەر ئەو خواردنەوە گازیەکان و هەدەکە ئاوەکەت لێ بڕوە ینی بەڕێگای میسکردنەوە ئەو خواردنانە ینی باش نییە کەسی بەڕۆژی و بەتایبەتی ئەگەر ئافرەتی دووگیانیش بیبی خوارد لەبەرەوەی و هەدەکە زۆر تووشی تونێتی بێ ئاو لە دەست دەدا باس لە نەخۆشی شەکرە و کافین و ئەمانش دەکرێت دەڵێم ڕێژیان لە ناو لەشدا زیاد دەکات و زیانی بۆ سەر کۆرپەکە دەبێت ینی زیانی هەیە لەبەرەوە هەر بەخۆی ینی بە سێوەیەکی فەسلەدی دەبینین زوربەی ئافرەتەکان حەزیان لە چایە نامینێ لەبەرەوەی شتێکی خراپە لە هەندێک کەسان حەزیان لە چایە نامینێ دەرێن چامان لە پێش چاوەڕەش بووە ناتوانین بیخۆین ینی زۆر جار هەروەهای لێ دێ لەبەرەوەی مادەی کافین باش نییە لۆ هەموو باش هیچ جیاوازیەکە نێوان خۆراکەکانی فتار و پاشێو هەیە زۆرە خۆراکێک لەو کات بخۆت لەم کاتاچی بخوات ینی هەر بەخۆی باشتر وایە ئەوها ینی جەمی قورس نەخوا لە بینی فتار و پارشی و ینی بەتایبەتی بەحسی ئافرەتی دووگیان لەبەرەوەی عینەن بەهۆی هۆرمۆناتەوە جوولەی ڕیخۆڵە و گەدە و ئەوانە سسترە ینی ئەو مەعیدەی یەکێک بەو فترێ بەتار دەبی ئەوینە ئەدرەنگتر بەتار دەبی مەسەڵەن قەبزیان هەیە ئەو شتانیان هەیە ینی خواردنەکانی ینی بین نابین 2 سعات جارێک ئەوها تۆزێک خواردنەچی بخوا ئەوها باشترە نەک بەجارێک لەسەر یەک خواردنەچی قورس سپاس دکتۆرە سوعاد مستەفا پزیشکی پسپۆڕی ئافرەتان و منداڵان کە لە بەشی دوین بەرنامەی پاشی بۆ لەگەڵ مامی زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆش بەڵێ بورهان جاف نووسەرێکی ناوداری شاری کەرکووکە ماڵکەی خۆی کردوتە پێشەنگایەکی کەلەپوری ئەو نووسەرە دەڵێت بەشێک لەو کەرستانەی کە هەڵی گرتوون مێژوەکەیان بۆ نزیکەی 200 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە و هیچ کام لەم کەل و پەلانەی نەکریوە بەڵکو لە باو باپیرانیەوە ئەم کەل و پەلانەی بۆ بەجێماوە. بەڵێ هەڵبەت ئێسامە لە ماڵ کاک برهانجافین کە بۆ خۆی پیاوێکی نووسرە ئەو ماڵەکەی خۆی ئێستا کردوێتە پێشانگایکی کەلەپوری کە بەشێکی زۆری کەرەستە کەلەپوری و کەرەسە مێژویەکان کە کەرەستەی مێژوین ئەو لە ماڵەکەی خۆیان پارێزگاری لێ کردووە تا ڕادێک ئێستا ژوورەی کە ئێمە لێن ئەو کردوێتی بە پێشانگایکی کەلەپوری کوردەواری کە بەشێک لەو کەرستانەی لێرە هەن بەشێکیان مێژویان دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 100 ساڵان دێ لەو کەرستانە مێژویان بۆ نزیکەی 200 ساڵێک دەگەڕێتەوە کاوانە بۆ خۆیان وەک کاک برانجاف کە ئێستا لەگەڵما ئەو بۆ خۆی پیاوێکی نووسەریشە ئەو دەڵێت کە ئەو لە باو باپیرانەوە ئەم کەرستانەی کە لەم ماڵیان کۆی کردووەتەوە و لێرە پارێزگاری لێ کردووە ماڵسا برهان ببورە کەمێ با بڵێن نەخۆشی داوا لێ برد نەکەین بەسەکە بێتە پێشەوە زەحمەت نەبێ ئەم کەرستانەی کە لێرن ینی پێمان بڵێ چۆن ئەم کەرستانە پارێزگاریت لێ کردوون و ئەم کەرستانە چین زیاتر ناوم بورهان جافە خەڵکی کەڕێکی ئیمام خەسمم لە ساڵی 1940 لەدایک بوومە
ئەم کەرەسانە و ئەم شتانەی کەوا ئەم کۆم کردێتەوە لە باوکو و باپیرم ماوەتەوە هیچی ینی نەم کڕیوەکە بڵێم کڕیمەتە هەمووی لە باوکو و باپیرم ماوەتەوە هەتا ئێستا خۆم پێشەوە دەستبەری لەم کەرستانە هەندێکمان بۆ شەرحکە ینی بۆ ئەم وێنێ ئەم وێنێ ئەمە وێنەی مەلا گومەتیە خوالی خۆش مەلا گومەتیە کە لەگەڵ خوالی خۆشمە لە مستەفای بەرزانی کە لە ساڵی 1950 هاتە کەرکک لە ماڵ هاتە کەرکک لە کەرکک ئەم ڕسمیان گرت ئەی ماسە لەباری کەرستەکانەوە ئەم کەرستانەی کە لێرن ئەم کەرستانە چی نەگەر کەرستانە هەمووی کۆنە قەزی ینی بێتێرە مامۆساجە ئەمە کۆنە هەموو لەکانیان ئەشیاکانیان کۆنە ئەمە وەکو کەوچکی پێڵێن کەوچ کوشتیوان ئەمانە ماسە بیتە ئەم لاوە زیاتر ئەم کەرستانەی کە لێرن بۆ ئافرەتی قەدیمەکانە خۆمانە ئەمش کوڕێکم دکتۆرای هەیە لە پۆڵەندا وەریگرتووە مامۆستا بوو لە کوێ ئەلۆم بوو ئەمانەی خۆمان ئەمانە هی خۆتە کات بێت ئێرەی فۆزی شوت هەموو احتیوازم پێی کرد بوو لەگەڵەکانە ئەمەش لێرە پارەی شتی کۆنی هەموو هین ساڵی ئەوەختە بە تووکیان گوت ئیسلامبول پارەکانی ئەمانە ئیسلامبول لە پیانیانستانبول ئیسلامبول ئەمە پاری تورکیا پاری تووشی قەدیماکان ئەم مێژۆکەی بۆ کێگەڕێت ئەمە تقریبان بۆ 100 ساڵێک ئەوامانە ئەوەسە پیانوی ئیسلامبول ئەوش ئینامە ئەمە تقریبان بۆ 150 ساڵ ئەمە لیرەی ڕەشادیە ماساگە بینە سەر ئەم کەرستانی دیکە بۆی سوود دەکاتکەش بین بیتام لاوە ئەم کەرستانە قەدیمەی خۆمان ماڵی باوکو و باپیرمە عینە بۆمان هەرماوەتەوە لێرە ئەمە ئافرەت نەنکم پێ بڕۆشتای بۆ حەمام حەمام ڕۆشنای ئەمەیان لەگەڵ خۆیانە ئەیاندا دەست یەکێک منداڵێکە لەگەڵ خۆیان کە بڕۆشتیان بۆ حەمام لەگەڵ منداڵەکەشانە برد ئەگەر منداڵ بووە ئەشیا و مەشانتی یەکردوهینی ئافرەتیان ئافرەت صابون و بیتام لە ئەم کەرستانەی دیکە بورە حسەنە هەموو تفەنگە ئەمە تفەنگمە هەیە لێرە پێڵێن هێنە تفەنگی ماوزەر ئەمە ماوزەرە ئەو تا تورکیە ماوزەر پێن ئەوە یەکتیرە هێن سێتیرە ئەمە ئەویان سێتیرە ئەمانە ئەمەش لێرە ئەمە هێنە ئەمە بەرنەوەی قەدیم کە ئەو بەرنەوەی کە قازی محەممەد احتیفادی پێکردبووین زمانی ئەو قازی محەممەد کە شەڕی کە لەگەڵ ئێرانە ئەمە بەرنەوەیشی ئێرانیە ئەوە تاریخەکە تایەتەوەی دیکەش لێرە نمایشکەین یانە بەشە لەم کەرستانە برم نام سەماوەرەی کە احتیفازی پێکی دەزان مێژوو زیاتر لە 100 ساڵە بێت 150 ساڵە ئەمەی هەر دایکمە گوت و باوکمای گوتی ئەمە هەر لە دایک نەبوومە ئەمانە لە ماڵمان هەبوو ئەمە ڕادیۆی کۆن و شتەکانی کۆنەوەتەوە ئەوە احتیفازیان پێ کردووە ئەمەش ئەمە ڕادیۆیانە کۆن ئەمە ساڵی 50کانە ئەمە ساڵی سلەکانە سلوهشت و شتیوایە ئەمانە خەنجەرە ئەمە کۆنە ئەمەش تقریبان لەوری 100 ساڵام خەنجەرانە ماساگە بێتام لەترەوە کەرەسەی دیکەش ماوە لێرە کە بکرێت دەرفەتە بێ پێشانی بینەرانی بدەین ئەمە دەستشوەرە دەستی تیاشۆنشە ئەمەش حەوجۆشی پێڵێن ماساگە بێت ئێرە ئەم کەرستانەی ئێرەش نمایشکن بۆی فریا بکەوین لێرە کەرستانەی کە هەن بۆ نمونە ئێستامە ئوتیۆ پڵاوی پێکەن پڵاویان پێکە ئەمە سمسە هەمووی پڵاو لەسەر یەکەن
ئەمەش مەسام کەرستانی بۆ خۆت احتیفاز پێ کردووە ینی بیرت لەو نەکردوێتەوە پێشکەشیکەی بە مۆزەخانەیەک شتێک وڵ ئەو پێشپێکی بێ مۆزەخانێکی مۆزەخانە کوانێک کامە کوێیە لە کوێیە ئەوەی بیکا بۆ خۆی باتوی تۆ وەسیەتی کردووە بۆ کوڕەکانت کە ئەمانە چی کوڕمەوە خۆم ئەمە کردووە بینایم کردووە بۆ ئەوەی کوڕەکانی خۆیان هەرمێنێتەوە لە باوکن خۆمان بۆ ماوەتە ئێمە نایفوتینی خۆمان لەبەرەوەی کە خۆمان ئیمانە ئەمە شۆنی خاوەی پیاوەکانە ئەمەش هینی ژنانە ئەمەش ئاگردانەکەیەتی و هینێتی هەمووی مسن ئەمانە سپاس دەکەم بەڵێ ئێمە لێرە کۆتایی پێدێنین چکە ئەوەندەی کافریا کەوتینە و کەرەستانەی کانمایشمان کرد لێرە ئەو بەشێکی بووە بەشێکی دیکەشی ئەو بۆ خۆی ماڵەکەی خۆی کردووە بە مۆزەخانەوە بەشێکی زۆری ئەو کەرەستانی کە لێرە احتیفازی پێ کردووە کاک بورهان باسی کرد مێژوەکان لە زیاتر لە 100 ساڵەوە دەڵێت کە ئەو لێرە ئەم ژوورەی دروست کردووە لە ماڵەکەی خۆی تایبەتە بە پێشانی تایبەتی کردووە بە کەرەستە مێژوویەکانی خۆشی وە خۆشی دەڵە زۆری خۆشێ و احتیفازشی پێوەکە وە کوڕەکانشی ڕاستپاردووە بۆی کە پارێزگاری لەم کەرەستانە بکەن بەڵێ ئەمە زانیێرەکان بوو لایەمەوە بەڵێ سپاس بۆ هاوکارم سۆران کامران کە ئازلایڤەی بۆ ئامادە کردبووین بەڵێ بەرنامەی پاشەوی ئەم شەو یاخود ئەمڕۆ بە کۆتا هات هیوادارم ڕۆژ و نوێژ و دوعاکانتان قبول بێت تا بەرنامەی داهاتووی پاشیو هەر لە خۆشیدا بێت.